سڵاوتان لێبێ بینەرانی ئەزیز و خۆشەویست خۆشحاڵم جارێکی کە لە بەرنمەیەکی سەرنجی تایبەت دێمەوە خزمەتی ئێوە. زیاتر لە 2 مانگە لەشکرکێشێکی نوێی تورکیا بۆ سەر باشووری کوردستان دەستی پێکردووە لە کاتێکدا کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕێکخراوە مەدەنیەکان ژمارەیەک لە حزب و لایەنە سیاسیەکان لە هەوڵی ئەوەیە بوون کە بەرەیەکی دژی داگیرکاری فراوان دروست بکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی یاخود بەرپەرجدارەوەی ئەوەی کە ستۆپێک بە لەشکرکێشیەکانی داگیرکاری دەوڵەتی تورکیا بکەن. لەم ئانوساتەیە شتێکی کە بەرگوێی خەڵکە و ئەویش ئەوە بوو کە پارتی دیموکراتی کوردستان هەوڵەکانی چڕ کردەوە بۆ ئەوەی کە ببێتە هەڵگرسێنەری شەڕی کورد بە کورد و لێرەدا جارێکی کە هەم شاندێکی کۆنگرەی نەتەوەی کوردستان و هەم وەفدێکی کە لە ئەوروپا لە نێوان کۆمەڵێک لە چالاکوانی مەدەنی و ژمارەیەک پەرلەمانتاری وڵاتە جیاجیەکانی کوردستان هاتنەوە بۆ باشووری کوردستان بە مەبەستی ئەوەی کە ڕێگری لەم شەڕە بکەن. هەرچەندە لە فڕۆکەخانەی هەولێر یاخود لە فڕۆکەخانەی ئەڵمانیاش ڕێگری لە ژمارەیەکیان کرا، بەڵام ژمارەیەکیان دەرباسی باشووری کوردستان بوون. ئێمە کەوتینەوە بەردەم ئەوەی کە لە یەک کاتێکە فشارەکان دەست پێ بکەین بۆ سەر 2 خاڵی گرنگ. ئەویش یەکەمیان مەترسی و داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا لە باشووری کوردستان و ڕاوەستانی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی کە جارێکی کە بیر لە هەڵگرساندنی شەڕێکی کورد بە کورد نەکاتەوە. گفتوگوی ئەم تەوەراناکەین بە میوانداری هەریەکە لە بەڕێزان بورهان شێخ ڕەئوف ڕۆژنامەنووس بەخێربێ کاک بورهان و هەروەها نوورشان حسێن نوێنەری نوێنەرایەتی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە هەرێمی کوردستان بەخێربەی نوورشان خان و هەروەها قانع خەلیل ئەندامی گەنجانی وڵات پارێز بەخێربەی کاک قانع. و دوو تەوەریکە لە ئەم بەرنامەیە قسەی لەسەر ئەکرێ ئەویش ئەو بایکۆتی کاڵای تورکیەیە کە لەلایەن ڕێکخراوی گەنجانی وڵات پارێزی کوردستان ڕاگەێنراوە و ماوەیە کە بەردەوامی هەیە و تاکو ئێستا درێژەی هەیە و لەلایەکیکەوە ئاڵۆزبوونی پەیوەندیەکانی خۆسەری دیموکراتی لە ڕۆژئاوای کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە لەسەر دەستگیرکردن یاخود ڕەفاندنی ژمارەیەک لە ئەندامەکانیان کە تاکو ئێستا ئەوەی لێ هاتۆتەوە کە تاکە دەواازەی نێوان باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستانیش داخراوە. قسە لەسەر ئەم بابەتان نەشەکەین. نوورشان خان گەر سەرەتا بێمە لای بەڕێست ئێمە باس لە ئەم گرژیانە بکەین کە لە نێوان ڕۆژئاوای کوردستان و باشووری کوردستان داخستنی تاکە دەواازەی سێمێلکای بەدوایە هات. ئەمە تەنها پەیوەندی بەوە هەبوو کە سێ لە ئەندامەکانتان کە دوانیان ئەندامی نوێنەرایەتی پێدەن دانیکیشیان نوێنەری ڕێفەبەری خۆسەری دیموکراتیە لە شاری هەولێر لە فڕۆکەخانە ڕفێنران یاخود پەیوەندی بەچیترەوە هەیە کە دەواازەکە داخرا. یعنی ڕاستیژی ئەv مژارên dawiyek û derketine li aliyekî revandina endamên me li aliyekî din ew muameleyê ku di hundir dergehê pêşxabor sêmalka de çê dibe û bi giştî helwestî yani hikûmetê Başûrê Kurdistan û bi taybet partiyê PDK li beramberî rêveberiya Xweser li beramberî xelkê Rojava bi giştî û ev dagirkeriya dewleta Tirkiye ku li ser xakê Kurdistan tê kirin em hemû bi hev ve bi şeklekî yani bi rengekî ji renga girêdayî ye bi hev re. Boçî em vê dibêjin ji ber ku niha yani bi giştî Kurdistan û bi taybet Başûrê Kurdistan di rewşekî rêderbas dibe rewşekî zor metirsîdar e. Rewşekî ku xaka Kurdistanê dibin metirsiya ku ferehkirina dagirkeriya dewleta Tirk li ser werê kirin. Li qada paristina medya şerekî zor giranî teknîkê giran li ser yani hêzên gerîlat tê meşandin. Li Rojavayê Kurdistan her metirsiyên dewleta Tirk ku carekî din êrîşekî din bebe ser Rojavayê Kurdistan û hîn êrîş yani xilas nebûne bi hemû cureyên xwe êrîşên şerê taybet şerê ragihandin şerê yani şaneyên razayî di hundir Rojavayê Kurdistanê de tê kirin. Ev hemû giştiya astekê ku fîtneya dewleta Tirk di navbera Kurd û Kurd de tê çêkirin ku şerrekî navxwayî jî çêbibe. Rewşekî wisa
ما ترسیدار روشکی وسا گلکی گرین که ام جیان دکن دهات خواستن کو هری زیده لگل هفدو بن هری زیده پشتا هفدو بگرن و هری زیده يعني خطابکی نتوی کردی کردواری وری ستاندن بله ام دبینن کو بروواجی وی تشتی کو دجمن دخوازی تمام کرنک چه دبه يعني مثلا قرتنا حوالي ما ين نونري ريفبريو خسر لهولير وحردو اندام بيادا يعني راستي جمرو خو برس بكي بو چی هاتن قرتن لسر چه هاتن قرتن اوه يعني او بيتانو افشاري تركيا كواي كردو بارتي او انداماني ايوش بگري يعني تشتكي اشكرية اف جبركو ينكو هاتنا قرتن لسر کارکی گریدایی برجواندیا نتویا کرد بو جبرکو او کسین کو دهاتن او شانده بیانی یا کو ج کسین پارلمانتر کسین حقوق ناس چالاکیفان مدنی ین کو 14 دولت بیانی هات بیک هاتنه شانده کی کجبوی آشتی آزادی جبوی پشتوانی کردستان دیفند کردستان هاتبون کو جبوی لبرانبری دولت ترکی هلوستکی دینن هلوستکی ناونتوی ین سازی جواکا مدنی و لگل يعني بين باشور كردستان و درباسي روجاوای كردستان ببن کو هفديتنان بقلك كسان را چيكن قلك لايانان را چيكن جبوي کو يعني پشتواني خوا لبرانبري ترکیه لگل گلی کرد بدن نشاندان یعنی کارکی زور باشه کارکی لگل برجواندی کردایه او حوالن ما ین کو هاتنه گرتن لسر وی کاری هاتن گرتن ما بستا اف گرتنی چیه یعنی ما بستا وی کو نخوازن اف شانده در باس به ذاتن پیوندی هات کرن ترکیه مداخله کرد کو او شانده قسمه کی جوان لألمانیا ورن سکناندن جبر کو ام زانن هلوستا دولت آلمان جی جارجارا بپیوندی خوی و شارتی و اشکره بترکیه را لبرانبری گلی کرد سکنه يعني رواندنا وان هوالين ما حتى نهاجي بي آگاهينا ام يعني حتى نها بيوندية ما لقل وان نينا مالباتي وان جي نهاتنا يعني إذن نهات يداين كوانا ببينن وما ترسيت يعني لو تيغا فين راوني وشارة نوسيان نازانن حتى نها إيروج دبي حيج دروج نازانن نتهني أو بري ويجي گنجکی کوج روجاوا هاتیه بری وی بسه روجا گنجکی کوج روجاوا هاتیه تنیا جرا گوتنه تو بریوبریا خسر و پیادره دخبته دیسا درسگیر کرنه و حیا است اوا 21 روز چارنوسی او گنجاجی نخویایه یعنی خباتی يعني او گنجا لروجاوای کردستان و روجاوای کردستان درباسی هولیر دبو درباسی یعنی هرم کردستان دبو هاتبو دستگیر کرن و حیا است جی هنا يعني چارنوسی ندیاره نکارینه پیوندی لگلوی چه بکن تشتن نوسا مثلا لما بري سيمالكا درجه سيمالكا وبيش خابور قال لك معاملي لقل قال مي روجاوای کردستان هيكو دخازن درباسي باشور ببن ينكو نخوشن ينكو يعني نخوشين جران شي بانجانا مثلا ينكو هاتنا جبوي مقابله يوان يو ان هنا يعني حالتني مروفينا دخازن درباسي هرم ببن جبويكو يعني ايشو كاري خوبكن ودي ساجي فجرن روجافا معامله كي نا انساني نمروفي لقلوان دهات كرن يعني مثلا فورمايك دهات فرض کرن کو او فرما داگرن فرما کی راستیجی امنی استخباراتیه يعني یکی فرما ببینه دبیجی کو زور عیبه تشتکی نافبری دو پارچین کردستان اف فرما وری داگرتن گلک ایشو کارن ملت می روجاوا دهات سکناندن هری داوی يعني معبر ایدی داوی دا هلوستك هات نشاندان جاليه روجاوای کردستانی کو يعني ریوبری خسر قلت جروسا بأم نقارن قالي خوي روجاوای كردستان بفي أوي تسليمي أو هيزين أمني لسر بيش خابور بكن وسكناندن بشتيوي از باور دكم هلوستكي نرم ترهات قرتنو استا معبر بلكي چند روجيدن يعني وري فكرن
نها بگشتی هم دخوازن کراوەتەوە دەواازەکەیان چارەی هێشتا نەکراوە يعني چارە تقریبا هاتیە دیتن ئەمە تەفاسیلی وی هین نهاتیە ڕگاندن کو چۆن جارێکی دن دەرباس ببن نها يعني بگشتی هم دکارن بێژن ئەv هەلوەستین کو ji aliyê Partiya PDK ve têdayîn helwestekî ne di berjewendiyê Kurdên Rojava de ye ne di berjewendiyê Kurdên Başûr de ye ji ber ku Kurdên Rojava û Kurdên Başûr bi giştî yani çarenûsî wan bi hev ve girêdayî ye heger projeyî rêveberiya xweser li Rojava û li Bakur Rojhilatê Sûriyê bi ser bikeve destkeftîn mezin bi ser bikevin ev dibe malê Kurdistanê giştî ev aşkere ye yani her çarparçeyên Kurdistanê vê dizanê hemû Kurdên cîhanê ku li derveyê welat vên yani aşkere bûye ku ev destkeftiyên Rojavayê Kurdistanê destkeftiyên dîrokî ne li gel yani doza Kurdî li cîhanê tamam dike xurt dike ستاتۆیەکی Kurdistanê çê dike باش ئەگەر یەک شتێکمان بۆ ڕوونکەیتەوە دواتر ئەچمە لای کاک شێخ بورهان پڕکردنەوەی ئەو فۆرمە لە سنووری دەواازەی سێمەلکا ئەگەر کەسێک هاتوچۆی ڕۆژئاوای کوردستان بکە لەلایەنی ئێوە بێ ئەم فۆرمەی پێ پڕکرێتەوە یاخود لە ڕۆژئاوا و سەردانی باشوور بکە پێی پڕکرێتەوە شتێکی ئاساییە ئەنی بۆچی ئێوە کێشەتان لەسەر ئەو فۆرمە هەیە یاخود ئەو فۆرمە چیتیایە کە بۆتە گرفت بله راسته يعني نا قانون ياساين هرمي هر ام حرمتي ما جيره هيا ولقال هر قانون ياسا ام وكنو نرايتي وحمو كساني رجافا درباسي هرمي دبن لقال وان قانوننا بيكتينن ليه بله هجر مروفكي يعني اي مروف بحقوق ناس كسكي مدني كسكي يعني تانيا فورمالي بنيرت شيد فورما دهاتيا نوسيندن راستيجي فورمايكي أمنية مثلا فورما تيدا تين نوسين كو تجي كيجان قوميتي جي كيجان لاياني سياسية جي كيجان عشيرية وت ناوي كسي كو تبتشي درباسي هرمي ببي زيارتي وي بك ناوي ويشي رقمي تليفوني ويشي تشتكي جريداي خصوصيتي إنسانة يعني دنافبري حر تقص ولات من نادي تياكو فورما كي ببي أوي أو قص تفاصيل خصوصيتي إنسان تدا بتجيب بي مثلا يعني يكي تيروريست درباسي دولتك ببي أنجخ أف فورما جراوري داقرتنكو ببي شكلي ببي يعني تشتكي جريداي كرامتي إنسان بله يعني تشتكي جريداي رومتي إنسان تي خواستن کو کردک درباسی کردستان دبه يعني تشتكي پر نورمالكو تمام ناوي تشيت دخازي درباس بيت تشقص روج بمينه وفجري هذا يعني او فورما راستيجي قالك نرازي بون هات نشاندان يعني كاسينكو او فورما تقريبا حفتيكي كتا براتيكي وبهات كاركرن عزيات ونرازي بونا ملاتي روجافا قالك تشيبو جبركو يعني تحقيقك أمني الجلوان ده هات شكرا زور سباس أقرم ولات كاك الشيخ برهان ئایندەی کورد بەگشتی بە تایبەتی هەرێمی کوردستان لەم ئاڵۆزیانەیە بەرەو چۆ هەنگاوانێ لە کاتێکە مەترسیەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا ڕۆژ بە ڕۆژ بەرەو هەڵکشانە لە کاتێکدا کورد لەگەڵ یەکترا بینی باش نییە بۆ نمونە پارتی لەگەڵ بەکەکەیان نیازی ئەنجامدانی شەڕی هەیە لەولاوە پارتی لەگەڵ ڕۆژاوای کوردستانە بە قەولی پەندە کوردەواریەکەی خۆمان پێشەوەی بگاتە مریشکە ڕەشە گەڕایەوە باشە ینی ئەم ئاڵۆزیانە کاریگەریەکی وادانێن لەسەر ئایندەی کورد کە ئێمە بەرەو دۆخێکی زۆر خراپتر لە ئێستا بەرێ سڵاو لە بینەرانی خۆشەویست سڵاو لە بەڕێزیشت بارودۆخی کوردستان بارودۆخێکی ناهەموار و دژوار نەک ئێمە لە ئێستادا و کە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان هەیەەوە بزاوێکی کوردی بەتوانە لە ڕۆژاوای کوردستانیەوە ئیداری خۆسەری دیموکراسی هەیە لە باکووری کوردستان گەریلا هەیە و بزاوێکی جەماوەری چیەوەی کە هەدەف لە ڕێگەی یاسایی و پەرلەمان و ئەنجومەنی شارەوانیەکانەوە خەبات دەکەن و چێوەی خەباتی گەریلای و چەکداری هەیە و لە ڕۆژهەڵات بە هەمان شێوە لەسەر ئاستی کوردستان بزاوێکی گەورەی جەماوەری هەیە بەڵام بەداخەوە لە ئاست ئەم بزاوە گەورەدا کاردانەوەی وڵاتانی ئیقلیمی دیارەوەیە ئەوان ئامانجییان هەیەەوە لە زۆر خاڵدا ناکۆکن و ململانی گەورەیان لەسەر هەیە و هیچ شتێکە یەک ناگرنەوە و هاوتەری بنین بەڵام لە یەک خاڵدا ئەوان تەبا و
هاوتەری بن ئەوەیە کە دژ بە کورد بن دژ بەوە بن کە ئیرادی خەڵکی کورد ژێر پێ بنێن ئەوەیە کە کورد خاوەنی قەواری خۆی نەبێ ئینسانی کورد زەلیل بێ خاوەنی کەسایەتی خۆی نەبێ زمانی لە ڕووی ئەدەبەوە لە ڕووی تەریخەوە لە ڕووی هونەرەوە لە زۆر هەموو سکتەرەکانەوە دەیانەوێت لە قاڵبی بدەنەوە پێش بە پێشوەچوونی ئەم دۆزەڕەوای کورد بگرن لە هەر چوار پارچەی کوردستان و تەنانەت لە وڵاتانی دری ژێمە لە ساڵانی ڕابردوودا شاید لە یابان بوو کێ بووستیان زمانێکی کوردی زیاد پێ تورکیا ناڕزایی دەبووی بێگومان ئەوان ئاوا سەیری کە لەو پڕی دنیاە بڵێ لە ئەوە بارودۆخێکدا کە هەموو کوردستانی مەزن بە دوژمنان و لە حەزان تەنراوە دەبێت کورد ئاو ڕێباتەوە خوێندنەوەیکی بۆم بارودۆخە هەبێ ئەم بارودۆخە بووە دەستەوەستانە ئەبێت تەسلیمی ئەم واقعە تاڵە ئەبێ یان خۆی لە هەندێک ملانی لابلا لا ئەدا بە دوای فۆرمی تازەدا ئەگەڕێ میکانیزمی نوێ دۆزێتەوە بۆ کارکرد پێکەوە ژیان بۆ پێکەوە کارکردن لە هەموو پارچەکانی کوردستان دەبێن پارچانی کوردستان مراعاتی یەکتری بکەن دەبێت خوێندنەوەیان بۆ بارودۆخی سیاسی و عسکەری و ئەم هاوکێشە ئاڵۆزەی ناوچەی ڕۆژهەڵات تیناوە ڕاستە بێت لە ئاوا بارودۆخێکدا ئەوەی گرنگە بۆ هێزە سەرەکیەکانی کوردستان بە هەموو لایەنە گرنگەکانی وانەی کە حزوریان لەسەر ساحی سیاسی هەیە زۆر بە ژیرانە و زۆر بە ئارامی بیر بکەنەوە بە خوێندنەوەی وردیان بۆ ئەم بارودۆخە هەبێەوە بتوانن سەرکردایەتی ئەم قۆناغە بکەن بۆی لەم کێشە گەورانێت ڕەت بین و تەجاوزی بکەینەوە دنیا هەموو دەزانین لە گۆڕانکاریدایە دائیمەن مەسەن لە تورکیا پێدەچێت لە ساڵێکی ترا لە ئینتیخاباتێکی ترا و هەڵبژاردنێکە شتێکی تر بێتە ئاراوەکە پێچەوانی ئەم واقعی ئێستا بێ لە عێراق لە ئێران لە وڵاتەکە لە سووریا یعنی بە دەقایق و بە لەحەزات ڕووداوەکان و حەدەسەکان ئەگۆڕێن مانەوەی کورد بەم هێزانەی ئێستا هەیە گرنگە بۆ کورد و ئەوەیە کە کورد دەستی نەچێتە خوێنی یەکتری گرنگەوەیە کورد کە لە ڕابردوودا ئێمە ئەزمموی تاڵمان هەیە لە شەڕی کورد کوژی و برا کوژی و خۆکوژی و ئەنواع و ئەشکال ناویان لێ ناوە باشە بۆچی پند لەم ئەزمون و تاڵانە وەرنایکیرێ بەڕاستی ئەوە خواستی دوژمنانی کوردە ئەوە خواستی ئەوانەیە کە دەیانەوێت کورد بە نزڵ نەگا و بەبەست و بە مەقسەدی خۆی نەگا دەخوازن سەرقاڵی بکەن بە کێشە و ململانی لابلاوەوە لەوەش خراپترەیانوێ کورد خۆی لە جیاتی ئەوان شەڕ بکاوە دەستی بچێ بەخوێنی وەکتر ئەوان سەیری بکەن و چەپڵەی بۆ لێبن ئەوە خواستی ئەوانە بەڵام ژیری کورد و سیاسی کورد و توانای هێزێکی سیاسییان سەرکردێکی سیاسی لەم لایەنە تواناکەی لەوەیە بتوانێت کورد نەکا بە دەستکەلای وڵاتانی دەرەوە وڵاتانی ئیقلیمی و وڵاتانی داگیرکەری کوردستانەوەیە مانەوەی کوردە بە شێوەیە کە ئەوکو پێشتر ئاماژەم پێدا بۆی بەم قۆناغانە شات تێپەڕین بۆی مانەوەی کورد گرنگە چ هەرێمی کوردستان چ لە باکوور چ ئیدارەی ڕێوەبەری دیموکراتی خۆسەر لە ڕۆژئاوای کوردستان کە نمونەیەکی جوانیان پێشکەش کرد لە چەند ساڵی ڕابردوودا هەموو کورد سەربەرزە پێیان بەڕاستی ئەوەی شەڕڤانەکان لەوێ کردیان بەڕاستی ڕوویەکی گەشی کوردیان بۆ هەموو جیهان پێشاندا لە شەڕی تیرۆردا ئەوەی کە ئەو پێکەوە ژیانی ئەو تەجروبە دیموکراسی دڵخۆشی بوو سەربەرزی بوو کورد لە هەموو شوێنێکی ئەم جیهانە ئەوەی کە ئەمریکیەکان و ئەوروپیەکان لە چەند مناسبەی جیاوازاوتیان ئێوە لە جیاتی ئێمە شەڕی تیرۆرەکەن چ لە پێشمەرگەش لە باشووری کوردستان ئەمە گرنگە بەڵام بەداخەوە بینیمان لە دوای نەمانی داعش و هەچەنە داعش ئێستەماوە بەڵام بۆ شێوەی کەوا خاکی بەدەستەوە بێ و قووەتی هەبێ و بیرەنەوتەکانی عێراق و سوورای لە بەدەستا بێ بە شێوەیەکی ترما بەڵام لە دوای دەبین دەیانوێ ئەو دەستکەوتانەی کوردی لێبسەنەوە ئەو کوردەگەر لە ڕۆژئاوای کوردستان لە باشووری کوردستان دەستکەوتی گرنگی بەدەست هێناوە بە خوێنی پێشمەرگە و شەڕڤانەکانی دەیانوێت لە قاڵ بیبن ئەو دەستکەوتانەی نادید وەربگرن بیانەوە کورد لە هاوکێشە سیاسیەکانی ئەم ناوچەدا بخەنە دەرەوە نەیخوێننەوە باشیان کردووە تا ئێستاکێ کێکێ بەڵام گرنگە بۆ سەرکردایەتی کورد لەم هێز و لایەنە سیاسیە سەرکیانی کە لەم پارچانەی کوردستانە ئێستا پێگەیان هەیە هێزی چەکداریان هەیە ئابووری بە هێزیانەیە کە دەکری خۆیان لەم ململانیە لا بدەن بە پێچەوانی ئەوەوە مێژوو ڕەحم بە کەس ناکاوە مێژوو ئەمە بە شوورەیی و شەرمەزاریی گەورە بۆ هەر هێز و لایەنێک دەژمێریت کە بخوازیێ ناوماڵی کورددا دەستی بە خوێنی کورد سوور بێ خواست و ئاواتی داگیرکەرەکانی کوردستان بەدی بهێنێت دەستە خۆش بێت کاک قانەوە بەڕێزت وەکو گەنجێک ئەمەوێ ڕای بەڕێز بزانم لەسەرم دۆخی ئێستا
لە کاتێکە ئەم هەموو مەترسیانە لەسەر کوردستان هەیە لەسەر خاکی کوردستان هەیە تەنانەت لەسەر خۆشمان هەیە باشەکەت و خاکەکە داگیرکرا لەسەر ئێمەش دەیبێ بۆچی کورد یەک هەڵوێست نابێ مەبەستم بە تایبەتی لایەنە سیاسیەکانە بۆچی بە یەک هەڵوێستی ڕوبڕووی داگیرکەران نابنەوە لە سەرەتادا من پێم خۆشە بۆ دەست پێ بکەم کە هەر تاکێک بۆ ئەمڕۆ کە شایەت ئەم دۆخەیە کە تازە کورد لەگەڵ کووردا لە ململانی شەڕێکی ناوخۆیە هیچ کوردێک خۆشحاڵ نییە بەم دۆخی کە ئێستا هەیە جیاواز لەو تاقمە سیاسی یاخود سەرکردایەتی کە کۆمەڵگەی کوردیان قۆرەخ کردو بخۆیان ینی لە دوای هەزاران ساڵ دابەشکردنی جوگرافیای خاکی کوردستان و پەرکردنی میلەتی کورد و لە دوای سەدان ساڵ بە دوای تێپەڕبوونی دابەشکردنی کوردستان بەسەر 4 پارچەدا و توانەوە هەوڵدان بۆ توانەوە تعریبکردنی گەلی کورد لە ناو دەوڵەتانی ناوچەکەدا و لە درێژای ئەم 100 ساڵی کە لە نێوان پەیماننامەی لۆزان هەتا ڕۆژی ئەمڕۆمان هاتووە سەدان هەزار شەهید و سەدان هەزار خەباتکەر و وڵات پارێز و شۆڕژگیار سەریان هەڵدا و خەباتیان کردووە و لە هیچ کاتێکیشدا خەون و ئامانج و مێدیەمان ئەوە نەبووە لە کاتێکە کورد دەگاتە سەر 100 ساڵی کۆتایی هێنان بە پەیماننامەی لۆزان و ئەو پەیماننامەی کە حاشا لە هەبوونی کورد کرا لە ناوچەکەیە و خاکی کوردستانی دابەشکرد هیچ کام لەمانە تەمەنایوان نەکردووە لەم سادەدا کورد هێندەی ئێستا پەرتەوازە بێ هێندەی ئێستا هەڵدێەوە بدات لە باتی سەرقاڵی ڕوبەڕووبوونەوەی داگیرکەران و دوژمنانی دەرەوە بێت کە بەردەوامن لە هێرشێنان بۆ ناو خاکی کوردستان و بەردەوامن لە قەرکردنی گەلی کورد لە سەراستی دنیاشدا نەک لە سەراستی چوارپەرچەی کوردستان بەڵام بەداخەوەی سابیندرێکە بەشێک لە هێزە سیاسیەکان سەرقاڵی ململانی ناوخۆین سەرقاڵیەوەن کە چۆن بتوانن ڕکابەرە سیاسیەکانی خۆیان لە ناوخۆدا مل بشکێن و خۆیان هەنگاوێک بەرەو پێشتر بەرن ینی لە هەر جەیەکە کە ئەوە درکی پێدەکرێت بۆ نمونە زۆر جار کۆمەڵگە ئێمە بەو دروشم و بانگەشانە فریوە درێکە بابەتەکان زیاتر سیراع و ناکۆکی بینی سیستەم و بەڕێوەبردن و بڕاردانی ناو هەرێمی کوردستان یاخود پارچەیەکی کوردستان بێت بەردەوام ئەمانە کراونەتە بیانوێک بۆ بەهانە بۆ دەستێوەردان و تیشکردنەوەی ململانێ و ئەو بوارەی ڕەخساندووە کە دوژمنان ئاسانتر توانیوانە ئیشی خۆیان لەسەر گەلی کوردکەن لەم ڕێگەوە و بە دیاریکراویش لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کە ئامەجێی داخە بۆ بەشێکی زۆر لە ینی کە پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی ڕاستەخۆ خۆی یەکلایی کردوێتەوە کە کاڵین پارتی دیموکراتی کوردستان هەڵبەت مەبەست لەو قیادەیە کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەیە و خودی بنەماڵەیەکی دەسەڵاتدار لە ناو بنەماڵی بارزانیە کە قۆڕخی دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانیان کردووە چونکەوەی کە دیارە لەم دوایانەدا هەتا لە ناو خودی بنەماڵی بارزانیشدا لە بەرامبەر هێرشوداگیرکارەکانی دەوڵەتی تورکیا دەنگی ناڕازی هەبوو هەتا گەیشتە ئەو ئاستەی سەر خۆیان هەڵگرت بەشێکیان ئەنی ئەمە ڕاستیەکە کە بێت هەموو جارێ بێنرێتە بەرچاو بەڵام بەداخەوە باڵی دەستڕۆیشتووی ناو بنەماڵی بارزانی چۆن قۆڕخی دەسەڵاتی ناوپارتیان کردو بە هەماشەوە قۆڕخی دەسەڵاتی بڕاردان و بەڕێوەبردننی هەرێمی کوردستانیان کردو و بەمەشەوە نەوەستاون بەردەوام بوونەتە دار دەستێک یاخود ڕاستایەک بۆ کاراسانیکردن بۆ داگیرکردنی خاکی کوردستان و بەدەستەوە دانی خاکی کوردستان و قۆناغ بە قۆناغ لە درێژایی چەند ساڵی ڕابردوودا ئیشانە سەرم بەرنامەیە کردو ینی کاتێک بیر لەم هەنگاوانی چەند ساڵی ڕابردی پارتی دیموکراتی کوردستانیش دەکرێتەوە چی بەرامبەر بە پەکەکە بێ یاخود بەرامبەر بە پێ دەبێ یاخود لە سەردەمی بانگە شێڵبژاردنەکانی ناوخۆی دەوڵەتی تورکیاکە بەڵێ لە پشتیوانیکردنەکانی بۆ ئاکەپۆ و هەوڵدان بۆشکاندنی هەدەبە لە ناو کۆمەڵگەی کوردی باکووری کوردستاندا لەم قۆناغانەوە درێک بۆ مەترسیانە کراوە کە بەردەوام ئەم هێزە وەکو هێزێکی خۆیەک لاکێرەوە بۆ دوژمنانی کورد بۆ ئەو دەوڵەتە ئیقلیمانی بەردەوام تمۆحیان لەوەیە هەیە کە خاکی هەرێمی کوردستان و تەواوی گەلی کوردیش لە ناوبەرن کاراسانی تەواویان بۆ کردووە و بە بەرنامە بە پرۆژەش چەندین ساڵ پێشتا زۆر سپاس ئەگەڕێم وڵات من هاوکارانم پێمەڵێن کە بەڕێز شکرڵڵا حەمەئەمین ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان لە شاری هەولێرەوە لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمانە سەرتا سڵاو لێبێ کاک شکرڵڵا سڵاو لە ئێوە سڵاو لە ئێوە و لە بینەران و لە میوانەکانت سپاس کاک شکرڵڵا منەمەوێت لەوە دەست پێ بکەم کەمێک بەر لە ئێسا کۆنگرەی نەتەوەی کوردستان ڕایگەیاندە لە دوای 44 ڕۆژ داواکاریان بۆ چاوپێکەوتن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان تاکو ئێسا وەڵام نەدراونەتەوە بۆچی پارتی دیموکراتی کوردستان نایەوێ کۆنگرەی نەتەوەی کوردستان ببینێت و گفتوگۆی لەگەڵا بکات بەڵێ بەداخەوە ئێمە لە مێژەوە زوتنەوەی ڕزگاری خوازی کورد جیرۆدەی دەستی ئەو
خاڵە لاوازەیە خاڵە ناوکۆکەیەکە داگیرکەرانی کوردستان دەیانەوێ لە ڕێی کەرکردن و پەرکردنی بزوتنەوە ڕزگاری خوازەکەیەوە لە ئامادەکانی خۆیان بیننەدی ڕەنگە ئەو جۆرە دووبەرەشی و ئەوەش بەشێک بی لەو سیاسەتەی کە هەم داگیرکەران توانیتیان لە ڕێی بەشێک لە هێز و لایەنەکانی خۆیان بەشێک لە هێز و لایەنەکان مەرامەکانیان بیننەدی بەداخەوە نەسە تەنها کۆنگرەی نەتەوەی کوردستان لیژنەی دیالۆجی ناوەخۆش هەر بە هەمان شێوە کە بەرەنجامی کارێکی هاوبەشی نێوان کۆنگرەی نەتەوەی یەکێتی پەرلەمانتاران بوو کۆمەڵێک لیژنەیەک دروست بوو ئەوانش هەر داوایان کرد بەدەر لە کۆنگرەی نەتەوەی هەر وەڵام نەدراوە ئەوە جێگەی داخە بەڕاستی ئەوەی کە داگیرکەرانی کوردستان مەرامیتیان لە کۆی ئەو سیاسەتانەی کە پێی بگەن ئەوەیە کە دووبەرەکی و ناکۆچی بخەنە نێوان حیزبەکانی کوردستان و پارتەکانی کوردستان بەداخەوە ئەوە ڕنگ پەیوەندی بە سیاسەتی پارتی دیموکراتی کوردستانەوە هەیە جێگەی نیگەرانیە کە وەڵامی هێزێکی ناوەخۆ وەڵامی شەقامی کوردی نەداتەوە کە داواکاریەکەش بۆ ئاشتیبی بۆ دروستکردنی کەشێکی گفتوگۆبی بۆ هەوڵەکان بۆ ئەو بن کە جارێکی کە شەڕی ناوەخۆ لە ناو پارتەکانی کوردستان لە ناو زوتنەوەی ڕزگاری خوازی کورد دروست نەبی یعنی داواکاریەکە بۆ ئەوە نیە بۆ هیچ شتێک نییە بەغیری ئەوەی کە بۆ دروستکردنی زمینە سازیەکە بۆ گفتوگۆ باشە ئێوە چۆن ئەمە ئەبینن کاک شکرۆڵە ئایا لە ڕابردووە چەندین جار وەفدی کۆنگرەی نەتەوەی کوردستان هەم لە ئەوروپاوە کە هاتبێ و لەلایەکی کەشە ئەوانەی کە لە باشووری کوردستان نابن وەکو بەڕێست و چەند کەسانێکی کە زۆر جار هەوڵی بینینی سەرجەم لایەنە سیاسیەکانیان داوە لە ناویاندا پارتی دیموکراتی کوردستانیشتان بینیوە بەڵام ئەم جار بۆچی زەحمەت بووە چی وای کردووە کە ئەمە زەحمەت بێ ئایا پارتی بە خوێندنەوەی ئێوە یا بەپێی ئەو معلوماتانەی لای ئێوە بێ هەر بەڕاستی بە نیازی هەڵگیرساندنی شەڕێکە لەگەڵ پەکەکەیە کە ئێمە لێرە پێی دەڵێن شەڕی کورد بە کورد یاخود ئەمە فشاری دەوڵەتی تورکیایە لەسەری بۆ ئەوەی کە کۆنگرەی نەتەوەی نەبینێ یا چیتر هەیە لە پشتی ئەمەوە ئەوەی زێی دڵخۆشیە تا ئێستا بەردەوام کەسی دڵسۆز نابی بە ئاراستی ئەوەی کە باڵێن خوێندنەوەکان تەنها لەسەر هەندەوە ئەوەی کە دێی خۆشحاڵیە تا ئێستا گوتاری ڕسمی پارتی دیموکراتی کوردستانیش بە ئاراستی ئەوە نییە کە ئەوانیش وەک گوتار وەک ئەوە دەڵێ ئێمە لەگەڵ شەڕی ناوخۆنین یان هەوڵ بەشێک لە وتاری فەرمیشیان دەڵێن کە ئێمە دارێک کە نامانوێت شەڕی کورد بە کورد دروستبی ئەمە ئەو خاڵەیە کە کۆنگرەی نەتەوەی کوردستان ئەو کە کاری لەسەر دەکا کە تا لەسەریشی ڕناوەستێ بەردەوام کاریشی لەسەر دەکات دوادار هەر دەبی باڵێن بانگەوازی کەنەکە لەسەر ئەوەیە کە کار لەسەر ڕوونەدان بکرێت نەک کە ڕوویدا و کار لەسەر ڕاگرتنی بکرێت چونکە دوادار دەرەنجام ئەمە مێژوو ئەوەی بۆ سەلماندوین هەر لە مێژوو نزیکمان شەڕی خوێناوی لە نێوان پەلەکانی ئەو پارتە بۆ لە نێوان ئەو حیزب و ئەو حیزب بۆ دوادار هەر چارەسەر هەر گفتوگۆ و دانیشتن بووە لەو نێوەندەدا خوێنی ڕۆڵەی کورد ڕژایە بۆیە ئەوەی کە دێی باڵێن کە کۆنگرەی نەتەوەی بە خاڵێکی ڕووناک دەیبینی ئەوەیە کە تا ئێستا گوتارەکە هیچ لایەک بە ئاراستی ئەوە لە باڵێن بانگەوازی کەجەکە تاکید لەسەر باڵێن گفتوگۆ و دانیشتن دەکات ئەوەی کە دێی نیگەرانیە باڵێن پارتی دیموکراتی کوردستان بەپیل ئەو بانگەواز و دانیشتنە ڕوبەڕۆی نایە ئەگەرنا ئەوەش کە پارتی دیموکراتی کوردستان گوتاری وەکو دەڵێ بەو ئاراستەنیە کە بەرەو پیری شەڕ بکی ئەوە دەی خۆشحاڵی و دەبی هەمووانیش کار لەسەر ئەوە بکرێ بۆ ئەوەی کە ڕوویدایە جارێک کە ڕوو نەداتەوە چونکە دوادار ئەگەر کە ڕووشیدا ئەوەی کە ئێستا هەموو خەمخۆرانی کورد لە هەموو ئاستەکان لە هەموو چین و توێژەکان
کەنەکە چ هونەرمەندان چ کەسایەتی و ڕۆشنبیر چ زانایانی کار لەسەر ئەوە دەکەن کە بەر بەو مەترسیانە بگرن ئەو کات دەبی مەترسیەکان سنووریان بۆ دابنێت بە دوادار خۆن خەڵکی کوردستان سیرکەر نابی لە دوای شەڕ چونکە هەمووان تێدەچن هەموومان زەرر دەکەین بۆیە کەنەکەکان لەسەر ئەو خاڵە دەکا و بەردەوامیش بانگەوازەکانی بەو ئاراستەیە کە پێش هەر زمانێکی تر زمانی گفتوگۆ و لێ پێگەیشتن. باش ئەوەی من ئەمەوێ بڵێم هەموو کەسێکی ئازادی خواست هەموو کەسێکی نەتەوەیی نیشتیمانی دژی ڕوودانیش هەر شەڕێکە بە تایبەتی شەڕی کورد بە کورد بێ بەڵام ئەوەی لە قسەی یاخود وتەی ژمارەیەکی زۆر لە سەرکردایەتی پارتی و فەرماندە ئەسکەریەکانیان هەتا چاودێرانی سیاسی و ڕۆژنامە نووسانیشیان لە ڕاگەاندنەوە کە گوێبیست دەبی ئامادەکاریەکە بۆ شەڕ مەبەستە پرسیارەکەی من لەمەوە هات کە ئەمەش دوجار زادەی بیرکردنەوەی ناو کۆبوونەوە داخلیەکانی ئەو حزبەیە کە لە هەوڵی ئەوەیان ئامادەکاری بۆ دروستکردن یاخود ڕاگەاندنێکی شەڕ بکەن ئەوەی کە بەڕێز باسی کرد منیش ئەمە سەر و خاڵە تەنها ئەوەی ماوە بە بەیاننامەیەکی فەرمی ڕای بگەێنن ینی بۆ ئەوەی کە کارەکە نەگاتبەوە دوجار پێویستە چی تر بکرێ ئایا کەنەکە وەکو بەڕێزت ئاماژەت پێدا بەردەوام من لەسەر ئەم هەوڵانی خۆتان بەڵام جگە لە کەنەکە چی تر پێویستە هەوڵەکانی چڕکاتەوە بۆ ئەوەی شەڕی کورد بە کورد دروست نەبێت ئەمە کەنەکە وەک ناوەندێک کە با بڵێن خۆ بە خۆمخۆری هەموو قەزیەی کورد لە هەم چوار پارتی کوردستان دەزانی بەڵام ئەوە ئەرچی هەموو چین و توێژەکانی کوردستانە ئەرچی هەر خەمخۆرێکی هەر دڵسۆزێکە ئەوە مەسەلەی ڕێگرتن لە شەڕێکی ئەوها خۆکوژی شەڕێکە چارەنووسی میلەتێک بەرەو نەمان ببە بەرەو ئاراستەیەکی زۆر نادیار بە هەر کەسێک یعنی تەنانەت لە چوارچەوەی بەرژەوەندی شەخصیش بی کاتی کە شەڕێک هەر دەگیرسێ یعنی هەموو هەر کەسێکی خاوەن ویژدان هەستی نەتەوایەتی هەستی نیشتیمان پەروەری هەستی مرۆڤ دۆستی لە شەڕ چێ دەکوژێ لە شەڕ ئینسان دەکوژێ لە شەڕ کوڕی خەڵکی هەژار دەکوژرێ بۆیە هەر کەسێک دەبی هەوڵی ئەوە بدا کە زانایانی ئاینی ڕۆشنبیران هونەرمەندان یعنی ئەگەر ئەوڕۆ هەر تاکێکی کۆمەلگا لەژێر بەرپرسیارەتیدایە بۆ ڕێگرتن لە شەڕ یعنی نەک سبەی کەر شەڕ ئەوە بوو لیژنە دروستبی بە لە یەکێتی مامۆس زانایانی ئاینی فلان وەڵا بچن شەڕ ڕابگرن شەڕ دوای ئەوە بی کە خوێن ڕژا کە کوڕی کورد کوژرا دوادار هەر ئەوە زۆر داری کە خوێنماندایە ئەوەیە کە باڵێن لە شەڕ ئەوەی کە پلان سەردەکەوی داگیرکەرانی کوردستان دەوڵەتی تورکیا کار لەسەر هیچ ناکاتەنها ئێستا مەرانی لەوێەوە نقطەی سەرکەوتنی خۆی ڕدەگەینی کە شەڕێک ڕوو بدا شەڕێک لە نێوان باش دو پرسیار بۆ بەڕێزت سەرکەوتنیوی ئەوەیە باش دو پرسیار بۆ بەڕێزت ئێوە سەرجەم لایەنە سیاسەکانی تری باشووری کوردستانتان بینیوە قسەی ئەوان چییە لەسەر ئەم بارودۆخە هەڵوێستیان چییە؟ ئەوەی خۆشحاڵیە ئەوەی کە دەکرێت کاری لەسەر بکرێ ئەوەی کە ناکرێ باڵێن بە وەکو دەڵێت بەڕەش تەماشای بکەی شەقامی باڵێن لە هەمووی لە حیزبەکانی گرنگتر ئەوەیە کە بە کۆ شەقامی کوردی دیژی شەڕە چونکە دەستی پێوەی سوتایە بۆیش یعنی حیزبەکانیش نەک هیچ حیزبێک لەگەڵ شەڕ نییە بەڵام بڕێ ئایا هەڵوێستەکانیان هاتنە پێشیان وەک پێویستە ئەویان جێی پرسیارە ئەگەر نا وەکو هەڵوێست وەکو بەیاننامە وەکو یعنی لەو خاڵانە هیچی هەمویان مووقیفی ئیجابین دشی شەڕن ئەوە هەر هۆکارەکەش ئەوەیە کە دەبی یعنی بە کەمی نەبیندرێ ئەو هەڵوێستانش بەکەم نەبیندرێ هەڵوێستی شەقام هەڵوێستی سوسیال میدیا ئەوانە بەکەم نەبیندرێن ئەوانە فاکتەرێکی گرنگن کە ترس بخاتە دڵی هەر خەڵکێک کە مەرامی شەڕبی
باشە ئێوە پرسیارتان لێ نەکردوون کاک شکرۆڵا کە بۆچی هەڵوێستەکانیان لە ئاستی پێویستانیە یاخود بۆچی سەرجەم حزبەکانی دەرەوەی پارتی بەیان نامەیەک بەیەکەوە بڵاو ناکەنەوە کە لەلایەک دژ بە لەشکرکێشی و داگیرکاری دەوڵەتی تورکیا بێ و لەلایەکی کە دژ بە شەڕی کورد بە کورد بێ ئەوە پەیوەندی ئەمە هەمومان ئەگەر باش ئەو پەیوەندی بەو دابش بوونە سیاسیە هەیە پەیوەندی بە بەرژەوەندی سیاسیانەوە هەیە یعنی ئەمە یعنی بۆ خۆشیان خراپە یعنی بۆ حیزبەکانیش باش نییە لە موقعیتێکی لە کاتێکی ئەوها لە ئانوساتێکی ئەوها وەک پێویست نێنە مەیدان یعنی ئەگەر ئەوە بۆ هەڵوێستی سیاسی خۆشیان باش نییە چونکە شەڕەکە باڵێن کە شەڕەکە لەگەڵ کۆی بەرژەوەندی کووردا هەر شەڕێک ڕووبدا لەگەڵ ینی مەترسیەکە لەسەر کۆی قەزیەی کووردە نەک لەسەر حیزبێک نابی هەر لایەنێک کە پێی وابی ئەگەر شەڕ ڕووبدا ئەو بەرژەوەند لە ڕووی سیاسیەوە قازانجەکە ئەوە زۆر خراپە بڵێ دوو لایەن بە شەڕێ و منیش دەبمە تەماشاکەر و من لە ڕووی سیاسیەوە قازانجەکەم ئەوە نییە لەو شەڕە هەموو کورد زەرەر دەکا هەموو حیزبێک زەرەر دەکا قەزیەی کورد زەرەر دەکا بۆیە یعنی پێویستە لە دۆخێکی ئەوها کاراتر بێنە مەیدان لە چوارچەوەی بەیان نامە و ناڕەزایی دەربڕین نەبی لە هەمووش ئەرزیەتی پاڵپشتی ئەو هەڵوێستەی کە زەرورە وجودی هەیە لە شەقامی کوردی بڕۆت هەر تاکێک جۆتیارێکی دەگری کرێکارێکی دەگری لە ناو شەقام لە ئەوە دژی شەڕی ناوە خۆیە بەبێ ئێستیسنای ئەوەی کە ئەم لایەنەوە تاکو و تەرە خەڵکێک هەیە بەرژەوەندی لە شەڕە قسەیەکی لەو بابەتە دەکا ئەوە ناکرێت باڵێن حسابی لەسەر بژیرێ بڕۆت ڕای گشتی شەقام گوێ بگرە نیگەرانە بە گرژیەکان نیگەرانە بە هەر شتێک کە بە ئاراستی شەڕماندا ببە زۆر سپاس بۆ بەڕێز شکرۆڵا حەمەدەمین ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان کە لە ڕێگەی تەلەفۆنەوە لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوویت سپاس بۆ ئەو کاتت سپاس بۆ بەڕێز نورشان خان کۆنگرەی نەتەوەی کوردستان لە دوای 44 ڕۆژ لە هەوڵدانەکانی بۆ بینینی پارتی تاکو ئێستا پارتی جوابی نەیاوەتەوە پارتی دموکراتی کوردستان مەبەستم و طبعا بۆ ئەوەیە کە بە دیالۆگ سەرجەم کێشەکان چارەسەر بکرێ بە گفتوگۆ چارەسەر بکرێت لە بری ئەوەی کە بیر لە تفەنگ بکرێتەوە باشە و لە لایەکی کەوە بەڕێز مراد قەڕەیلان لە ماوەکانی ڕابردوودا هەر لەم تەلەڤیزۆنەوە ڕایگەیان وتی ئێمە دەرگای گفتوگۆمان کراوەیە ئەتوانین بە گفتوگۆ کۆی گشتی ئەو کێشە و گرفتانەی یاخود ئەو تێنەگەشتانەی لە نێوانمانە هەیە چارەسەریکەین هەتا ئەو ئیزافەی بۆ قسەکانی کردوتی ڕەنگە ئێمەش خەتامان هەبێ وەکو پەکەکە بەڵام ئەمەش قابلی ئەوەیە کە بە گفتوگۆ چارەسەر بێ باشە ڕێکخرا و حزب و لایەنە سیاسیەکان وە بە تایبەتی تر شەقامی کوردی کەس لەگەڵ ئەم شەڕە نییە بەڵام ئایا پارتی دیموکراتی کوردستان بە خوێندنەوەی بەڕێزت بۆچی وا دەکات؟ یعنی حەیانەها هاتیە خویاکردن و هینە هێویە پارتی دیموکراتی کوردستان لەگەل تورکیا هەیە و پەیوەندیە نوێی استراتیژیک لەگەل تورکیا و تایبەت لەگەل ئاکەپە ببێ مالێ و یعنی بەرژەوەندیەکی خوا بپارێزێ باش مخابن ئەv ڕاستیەکی یعنی ڕاستیەکی فکراندنی پەدەکەیە لێ بەلێ سیاسەتێکی هەموو گەلی کورد و هەموو لایەنی سیاسی و هەموو وەکو یعنی هەواڵێ هێژاژی گوتیە شەقامی کورد بەگشتی یعنی vê siyasetê rast nabînin siyasetekî ne rast e ji ber ku dewletî Türk dewletekî li dijî hebûnê gelê Kurd e yanî em nabêjin gelê Türk yanî ne ku civaka Tirkî wisa ye dewletî Türk wekû rejîmê ku AKP û MHP dimeşînê ev rejîmekî dîktatorî faşî ye rejîmekî ku tu carî qebûl nake doza Kurdî werî çareserkirin ev di ku da hat xuyakirin di pêvajoyê referandum da hat xuyakirin ku helwestî dewleta Türk li hember başûrê Kurdistan û li beramberî pedeke bi xwe çi ye
يعني لماوي ريفراندوم اشكره اردوغان دركت وقلت ام دكارن دقائق داجي باشوري كردستان بخنقين بحث حنفيه بله بله بگرنجی امی هم دملی آبوری هم دملی جواکی هم دملی خدمت گذاری و بگشتی دا امی بخنقینن يعني اوا يعني هلوستکی کو هیوی ما هیوی وکو کرد لگل ترکیا هبه لگل اف رژیمی فاشیستی کو او قص کمکجی بسری گل کرد هانینا کمکجی ل يعني او قص تكنيكي جران لسر جاين آزاد دمشيني او قص كومكوجي لسر قلي كرد لرجافاي كردستاني مشاندية فينانسا كرن و پشتوانية داعش كريا كو درباسي كوباني ببي و او قص كومكوجي بيني سري قلي كرد لعفرين او قص جوهرتني ديموغرافي كو كرد بون يعني دهند نا از خوازم في بيجم دعفرين دا اساس كرد بون تيبن بيكرن بريكا دولتا ترك و چتين بيفا جريداي يعني تشتي كل عفرين دبي اساس ممكن الهولير جي ببي ممكن السليماني جي ببي ممكن الحمو بارشين كردستان الدين جي ببي جبركم مثلا السريكاني اللي ديجي كردبوني شر تكرن جوهرتنكي ديموغرافيك وجوهرتنكي يعني ديروكا كردي تيبن بيكرن تي ديزين تشتكي وصل تكرن اوا راستيه كو جل كرد لبرامبري دجمنكي اوقص هوفا لبرامبري دجمنكي كو بيوندي خوي دبلوماسي و هفسنگي ناو دولتي لجل هر كسي تشكري كو كومبلويا كي بيني سر كسين آزاد دين كو كردين آزادين كو دخازن آزادية جل كرد مسوگر بكن دولتی ترک لبرانبر کی شر دکه لبرانبر او شروانن کو دخوازن خاک کردستان بپاريزن دخوازن باشور کردستان بپاريزن کو نکوي بن داگر کریا دولتا ترکی شروان دکه پیوندین خوا پیوندین دولتا ترک لگل پدکه تکتیکینه بفکراندنی دولتا ترک تکتیکینه لبله بفکراندنا پدکت چقدر استراتيجيك المسألة دنيرة أف مسألة كي راستيجي مترسي داره يعني حمولا يعني سياسيين باشور كردستان دوي كو كواتل لدرجة مودا دا بارتي ديمقراطي كردستان بخوشي زررمندي يكم دبيت لم كشاني كأمره هي لم مترسياني كأمره هي يعني ناد بيواجوه كو داعش إيريش كريا هولير هندك مابو هندك ما بوكو يعني داعش تكافي هولير او يعني دنياي حموه دهاتي خويا كرن كو فرمانداري داعش لتركيا يعني تركيا دا فينانسا دكي تركيا دعمي ويدكي تركيا بيلاني داعش آماده دكي يعني اوا بگشتي تي خويا كرن كو كونغري نتاوي كردي وكو برسياري بريزت كونغري نتاوي كردي ابي لدار بكافي ابي يعني وقتی ویجی حمو کاتی زیادتر کاتی ویا کل دار بکوی کنگره نتاوی کردی هلوسته کی کردی یک سربازیه کی کردی لشکری یک ام نابیجن بلا يعني نا او لکوبانه چون بو لکوبانه یکیتیه کی کردی همو شروانانی کردستان بون یک و لبرانبری هیزا داعش شر کرن گریلا لگل یا پگه لگل پیشمرگه بون یک و شر کرن چما پیواجوی کوبانه جاره کدن نای زندی کرن لباشور کردستان کو به هفره شر بکن تشتی کو برز مراد قرایلان گوتیه گوت ما تجاری سروریا باشور کردستان وکو حکومتا باشور کردستان ما تجاری او سروری نخواستی ام بن پی بکن بالعکس اف ستاتوی کی کردی هاتیه ناسکرن د جهان ده جبو ما گرینگه ام بپارزن بس نها کمپلوی کی مزن لسر جاین باشور کردستان هیا کو وری داگر کرن یعنی دولتا ترک دم دخوازه درباسی باشور کردستان به حجتا کو پککه ایریشی پککه بکه و پککه شر لهمبری بکه دکوه او نقطه عسکری و در ناکوه باشە بە قەنەعەتی تۆ پارتی ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە پارتی
لەم بابەتە بەتەوە پارتی دموکراتی کوردستان تێنەگەیشتووە یاخود تێگەیشتووە و هێندەی فشار لەسرە کە ناتوانێت دان بەم ڕاستیانەیە بنێ کە دەوڵەتی تورکیا پێش هەر کەسێک بۆ سەر خودی بەرژەوەندەکانی پارتی دموکراتی کوردستان و کوردیش بەگشتی مەترسیەکە کە کەس ناناسێ ئەگەر هەموو شتێکی بۆ یەکلا بێتەوە لە دوجاردا پارتی دموکراتی کوردستانیش بە دۆستی خۆی نبینی. يعني نهار راستيجي بورهان کە قانایم بەرنامەکەمان ساعت و نیوەکە ئەوە بۆیە تۆزێک زیاتر لەگەڵتان دەمێنمەوە بۆی کە شرۆڤەیەکی ورتر لەسەر کۆی گشتی ئەو پرسیارانە بکەین کە لەم بەرنامەیە قسەی لەسەرەکەین. بله يعني نها تنگاویەکی مەزن هەیە تنگاویەکی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە تنگاویەکی بۆ پارتی دموکراتی کوردستان هەیە هەموو لایەنی سیاسیین باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان هەموو تنگاویەک هەیە و ئەف شەڕی ئێستا تێکردن لە ژعالی دەوڵەتی تورک هەگەر داگیرکەری لەسەر چیایên کوردستانی سەر چیای باشووری کوردستانی وەرێکردن مەترسی یەکەمین زەرار تێ ستاندن پەدەکە بخۆیە یعنی پەدەکە زراری دگرێ بۆژی چارەسەری لەگەل پەدەکە هەیە چارەسەری لەگەل بگشتی یعنی لایەنی سیاسیین باشووری کوردستان دکارن چارەسەریە پێ بینن ji بۆی کەنگی چارەسەری تێکردن کۆنگرێ نەتەوەی کوردستان ئاوا بکەن لەدار بخن و کاربن یەک هەلوەستی بدەن نیشاندان لەگەل هێزی گەریلا دەستەوانیە بدن پشتەوانیە بدن کو ئەف بەرخودانیە لە هەمبەر هێزا داگیرکەر تێکردن هەموو پشتەوان بن کو ئەف بەرخودانی بسەر بکەوێ هەگەر بەرخودانی بسەر بکەوێ وێ خاکە کوردستانی بگشتی وەرێ پاراستن ئەف نقطەیên عسکەری یین کو گشتیە هەفتێ نقطەیên عسکەری لە ژعالیە دەوڵەتا تورکیا داگیرکەر لە باشووری کوردستان چێ بووە ئەvە زێدە ببێ نەد بەرژەوەندی هەموو لایەنên سیاسیدایە بۆی ژی ماگەوازیە مە هەیەش هەموو لایەنên سیاسیین باشووری کوردستانی کو يعني في مجاري جدي بقرن تحريم وتجريمي شر كرد بكرد لبرلماني هريما كردستان هات ستاندر أبا برياركي برلمانية أبا حمو خدي لي در بكابن دست خوش كاك برهان نورشان خان لباسي كونغري نتوية باسي كركا بيوسا كرد بيقرتوي روبروي داگیرکاری تورکیا بێتەوە مەترسیەکانی تورکیا بێتەوە و لە دژی شەڕی کورد بە کوردیش بۆستێ منەمەوێ هەر لەسەر هەمان بابەت لە لایەنێکی کە و قسەی لەسەر بکەین ئەم کۆبوونەوەی ئەمڕۆی کە لە بەغدا لە نێوان عێراق و ئەردەن و مصر بەڕێوە دەچێت کە ئەمە سێمین کۆبوونەوەیانە باشە ینی چی تایە بۆ کورد دەتوانێت تا چەند سوود لەم کۆبوونەوەانە ببینێ بۆ ئەوەی کە پێگەی خۆی لە ناو عێراقا پێ بەهێزتر بکە و خۆی پێ بپارێزێ لە مەترسیەکانی دەوڵەتی تورکیا ینی لەم ڕۆوە هیچی تایە کە کورد قازانجی لێ بکات بڵێ بارودۆخی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جەم سەربەندیەکی تیا بۆ لە ڕابردوودا جەم سەربەندی ئیقلیمی ئێرانی هەبووە تورکی هەبووە ئەوەی کە غائب بووە لە ماوەی ڕابردوودا پاشەکشەی هێزە وڵاتە عەرەبیەکانە لە چەند ساڵی ڕابردووداوە لە دوای شەڕی کۆیت و ئەو زەربەی کەبەر جیهانی عەرەبی کە دوای سەدام حوسێن کۆیتیداری کرد عەرەب جیهانی عەرەب بە شێوەیەک پەرژ و بڵاو بوونەتەوەکەوە هیچ قورسایی و گرنگێکیان لەسەر سیاسەتی دەولی و تەنانەت ئەقلیمیش نەما بۆ ئەوەی پاشەکشەی زۆری دۆزی فەلەستینەوەی کە لە ڕێکەوتنەکانی ئۆسلۆدا باز دەکرا کە دوو دەوڵەتی ئیسرائیل و فەلەستینی لە دروست بکرێ بینیمانەمانە هیچی جێبەجێ نەکرا بۆی عەرەب ئەو پێگەینەوەی هەوڵێکەیە ینی کەوا جەمسەری عەرەبی لەم ناوچەدا دروست بکرێەوە بربەت تەدەخولات و دەستێوەردانی وڵاتانی وەکو ئێران و تورکیا ئەمانە بگیرێ و لە لایەکی ترەوە بۆ عێراقیش گرنگە بۆ عێراق بۆ خۆی دەیەوێت عێراق کە بەشێکی زۆری خەڵکەکەی عەرەبە و حەز دەکات و لە شەقامی عێراقیشدا خواستێکی وایە کە بگەڕێتەوە بەرەو عمق خوڵایی ئستراتیژی عەرەبی خۆی لە ناوچەکەدا کە لە میسر و لە ئوردن و لە وڵاتانی تریشدا خۆی دەبینێتەوە کە ببینین لە ماوەی ڕابردوودا لەوەتی کازمی بۆ بەسەر وەزیرانی عێراق جەولاتی بە زۆرێک لە وڵاتانی عەرەبی کردووە و بێوێ ئەو پەیوەندیانە جارێکی تر چاک بکاتەوە دەرگای عێراق بڕی وڵاتانی عەرەبیدا بکاتەوە ئەمە لەو هەوڵەدا بۆ نسبەت کورد دەبین لەم هاوکێشەی کە لە ئارادا لە ناوچەکەدا پەیوەندیەکانی میسر و
تورکیا دەزانین کەسێک لەم کۆبوونانی ئامادەبوانی کۆبوونەکە عەبدولفەتاح سیسی سەرۆک کۆماری میسرەوە دەبینمان لە دوای لە کارخستنی مورسیەوە و بەشێکی زۆری لێکەوتنی ئیخوانەکانی میسرەوانی کە بەشێکی زۆریان ڕایان کردوانی کە نەگیراون هەمیان لە تورکیا و لای ئەردۆگانن. بێگومانمە خاڵی مشتەرەکە لە کاتێکدا ڕۆژانە سوپای تورکیا پێشێلی سەروەری و سیادەی عێراق دەکا، هی سووریا دەکا، دەستوەردان لە لیبیا دەکا، ئەمانە هەموو بۆ عالەمی عەرەبی و بۆ جیهانی عەرەبی ئەمە کەمایەسێکی گەورەیەوە بۆ ئەو عەرەبانەی بۆ شەقامی عەرەبیش ناخۆشەوە پێیان بۆیان بکرێ و توانیان هەبێ کاردانەوەیان بەرامبەر ئەم دەستوەردانە فراوانانەی تورکیا لە جیهانی عەرەبیدا بە فراوانی هەیە ئەو لە حلم و خەون بەوە دەبینێکەوە ئەمبراتۆریەتی عوسمانی زنوب کاتەوە کە دەبینین ئەردۆغان دەڵێ لیبیاش ڕۆژێ بەشێک بۆ لە وڵاتەکەی ئێمە بەو خەونانەوە ئێستش خەو دەبینێ بەڵامەوە جیهان گۆڕاوە ئێستاوە پێ ناچێ بوار بە ئەردۆغان دەرێکەوە ئەم دەستوەردانانی تا سەر بتوانێ سەر بگرێەوە کێشەی بۆ دروست نەبێەوەی کە ویستی لە لیبیاتە دەخورکبینیمان میسرەکان هاتنە سەرخەت و ئەم بەشێکی زۆر لە خێڵەکان و خەڵکی لیبیا پەنایان بۆ میسر بردووە لەگەڵ عەبدولفەتاح سیسیە دانیشت بۆی بربەتە دەخولاتی تورکی بگرێ لە چۆن ئێمە کە سود لە مصر ببینین من ئەمە شتێکت بیرخەمەوە لە دوێنێ لە ڕۆژنامەیەکی ڕۆژنامەی ئەمەی شەرق ئەوسەدی چاپی لەندەنی باس لە شتێک دەکات دەڵێ بۆ ئاسایی بوونەوەی پەیوەندەکانی مصر و تورکیا ناچار بووە ئیخوانەکانی میسر کە لە دوای لابرنی مورسیەوە چوونەتە تورکیا خۆی ئاگاداری کردوونەتەوە سەرجەم ماڵپەڕ و تەلەڤیزۆنەکانیان داخن و دەبێ بێدەنگیش بن ئەگەر بێدەنگ نابن بچنە وڵاتێکی کە ئەمە فشارەکانی مصر وای کردووە کە تورکیا ئەم ڕێکارانە لە ناو وڵاتەکەی خۆیان بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ مصر بیگرێتە بەر باشە باش ینی لیبیا سوود لە مصر وەردەگرێ وڵاتی تر سوود لە مصر وەردەگرێ بیکا بە پشت و پەنای خۆی هەرێمی کوردستان هەم کورد وەکو حزب سیاسیەکان وەکو حکوومەتی هەرێم پەیوەندێکی باشی لەگەڵ مصر هەیە و وەکو عێراقیش پەیوەندێکی باش لەگەڵ مصر هەیە کە ئێستا ئەو هاوپەیمانتیە سێقۆڵی لێ هاتێتە بوون کە چەند ئەمە سێم کۆبوونەوەی ئەمڕۆ بیکەن باش ینی ئێمە هیچ سوودێک لەوە نبینین بۆ بەتایبەت بە نسبەت ئەو ڕۆژەفە گەرمەی کە ئێستا بۆ تەمەترسیەک و بەڵایەک بەسەر کوردەوە کە پێی ئەوترێ دەوڵەتی تورکیا پێی ئەوترێ ئەو دوو تەرەف لە تورکیا هەرچەند پرسیارەکە زۆر دوور و درێژ بوو بەردەوامیش هەواڵان پێمەڵەن پرسیاری دوور و درێژەکەی کەمێک ڕوونکردنەوەی تایە مەبەسم ینی دوو تەرەف لە تورکیا هەم تەرەفی نەتەوە پەرستەکان هەم ئیسلامی سیاسی ئیخوانی کە ئێستا ئەم دوو تیارە حکوومەتیان پێکێناوە تەمسیلی سیاسەتی دەرەوە و ناوخۆی و هەموو شتەکانەکەن ئەنی کورد چی بکە ینی چۆن ئەتوانێت سوود لە ئەم لووتکێ وەربگرێت کە ئەمڕۆ لە بەغدا کۆبوونەتەوە بڵێ لە عێراقی نوێدا هەمومان دەزانین کورد هاوبەشە لە پرۆسی سیاسیەوەی کە یەکێک لە کارکتەرە گرنگەکان کە حزوری لەم کۆبوونانی ئەمڕۆدا هەبوو سەر و کۆماری عێراقا دکتۆر بەرهەن ساڵاکە نوێنەری کورد و نوێنەرایەتی خەڵکی کورد دەکات لە عێراقدا و ئامادەی ئەو کۆبوونەوانەیەوە عێراق وە ئەچەندە ینی پاراستنی سەروەری و سیادەی عێراق ئەمە لە سیستەمە فیدراالەکان لە هەموو دنیادا لە ئیختیساس و دەسەڵاتەکانی حکوومەتی ناوەندیە لە وڵاتەدا وە عێراقی شەروایەکە ڕۆژانە پێشێلی سەروەری خاکی عێراق دەکرێت کە هەرێمی کوردستان هەرێمێکی فیدراالتیدا ئەمە پێویستە حکوومەتی عێراق بەرامبەر بەمانە هەڵوێستی هەبێ بەرگری لێ بکات لە خاک و لە زەمین و لە ئاسمانەکەشی گرنگە لە ئاوا کۆبوونەوەیەکدا بێگومان چۆن باسی تیرۆر و بەگژات چوونەوەی داعش و ڕێغدە تیرۆریستەکان حزوری هەیە پاراستنی سەروەری و سیادەی عێراقیش بێگومان لەم کۆبوونەوەانەدا لە ئەجندای باسەکانیاندایەوە باسی لێوە دەکرێەوە ئەمە عێراق ئەگەر خۆی ئەمڕۆ لە بارودۆخێکی شەڵەژاودا بێ سوپای بەهێزی نەبێ لە ناو خۆیدا کێشە و ململانی هەبێ بێ گیرۆدەی شەڕی ناوخۆی و تائیفی بوو بێ تیرۆر داعش بە جۆرێکی تر سەری هەڵداوەتەوە لە ناوچەکانی مووسڵ خۆر ئاوای عێراق ناوەڕاستی عێراق لە بەغدا چالاکی و تیرۆریستیان هەیە دەکرێ عێراق سوود لە
ئیمدادی استراتیژی خۆی ینی قوڵایی استراتیژی خۆی لە جیهانی عەرەبیدا کە میسر ئەمڕۆ هێزێکی گرنگە لەو هاوکێشەدا ئوردن بە هەمان شێوە خەلیجەکان بە هەمان شێوە دەکرێت قورسایی خۆی بەکار بێنی عێراق لە ڕێگەی محافلی نێودەوڵەتی و عەرەبیشەوە بۆەوەی بەر بە دەستوەردانەکانی وڵاتانی ئیقلیمی لە عێراقدا بگرێت کێکی لەوانە دەستوەردانەکانی تورکایە کە چەندین پێگەی سەربازی هەر لە پارێزگاکانی مووسڵ لە هەولێر دۆک داناوەکەمە پێشەلکاری ئاشکرای سەروەری و سیادەی خاکی عێراق و ئەوانە ڕۆژانە خەڵکی سڤیل دەکوژن ڕۆژانە دێهات و گوند و ڕەز و باخەکان دەسووتێن ئەمانە هەمووی پێشێرکاری گەورە دەکرێت عێراق لە ڕێگەی وڵاتە عەرەبیەکانەوە کە چەند ڕابطەیەک بەیەکیانەوە دەبەسێت ڕابطی زمان بێ هی دین بێ هی دراوسێتی بێ زۆر شتی تر هەیە کە دەتوانرێت کۆبکێتەوە بۆ ئەوەی کۆیان بکانەوە و بتوان سوود لەو ئەهەمیەت و لە قورسایی ئەوان بەربێ بۆ وەساندنی ئەم دەستوەردانانەی تورکیا لە وڵاتە عەرەبیەکاندا نەخشانی بڕای بەڕێزەدەوەیە کە تەورێکی سەرەکی لە کۆبوونەوەکان باسی ئەم مەترسیانە بێ کە ڕوبڕووی بێگومان کوردستان و عێراقیش بۆتەوە بێگومان حزوری هەیە ئەمەوە بەشێکی گرنگەوە جیهانی عەرەبی وڵاتانی عەرەبی و سەحافەی عەرەبیش بە مەترسی و بە باس لەم دەستوەردانانەی تورکیا و لێدوانەکانی نەکرد بۆ عێراقانی بۆ پێشتر ئاماژەم پێکرد لە جیهانی عەرەبیدا هەر لە لیبیاوە تاکو سووریا لە سوودان لە قەتەر لەکوێ قاعیدەی عەسکەری هەیە لە سۆمال لە زۆر شوێنی تر ئەمانە لە هەوڵیان داوە یان ئیشیان بۆ کردووە لە چەند ساڵی ڕابردوودا بە تایبەتی لە سەردەمی ئەکەپەدا. زۆر سپاس کاکە قەناع بابینەوە سەر شەقام بەڕێستان زیاتری شەکانتان لەسەر شەقامە کار و چالاکیەکانتان مەبەستم هەرچەند کۆنفرانس و ئەوانشتان کردووە لە ڕابردووە ئەم شەقامەی کە ئێستا بە تەواوەتی دژ بە شەڕی کورد بە کووردە دژ بە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکایە بەڵام فشارەکانی شەقام لەو ئاستەیە کە لە ئاستی ئەم مەترسیانەیە هەیە ڕاستی وەکو کۆمەڵگە لە هەرێمی کوردستانە سەرتاسەری ناڕازیە بە دۆخەکە و سەرتاسەری خواستیەوەی کە جارێکە شەڕی کورد بە کورد دووبارە نەبێتەوە بەڵام هەتا ئێستاش چالاکیە ئەو چالاکیانەی کە پێویست وەکو هەڵوێستی کۆمەڵگە پیشان بدرێت پیشان بە کۆی سەرکردایەتی حیزبەکانی تریش بدرێت کە کۆمەڵگە قبوڵی ئەم شەڕناکات هەتا ئێستا نەگەچێتەوە ئاستەی کە بەڕاستیش چۆن بڵێ هەڵوێستێکی جەماوەری گشتگیرانە هەبێت وانی بە شێوەیەکی مەیدانی هەمووەمانە ئامادە بن بەڵام ڕۆژانەش ڕۆژانەیە کە هەڵوێستەکە ببێتە گشتی سەرتاسەری پێویستە چی بکەن ئێستا منیش ئەمێ بمە سەرم ئەنی کاگەرم دیقەت بە لە ماوەی ڕابردووە چەندین چالاکی لە ناوچەکانی سلێمانی ئەنجام درراوە و ئاکرێت لە ناوچەکانی سلێمانی هەتا ئاستێک شەقام زیندوتر بوو بێت یاخود فشارەکانی ڕێگریەکان هەتا ئاستێک کەمتر بێ بەڵام لە ناوچەکانی وەکو هەولێر و دوهۆک و ئەمانەدا بە هیچ جۆرێک ڕێگە بەدەنگی ئازاد نادرێت وە ڕێگە بۆ نادرێت کە بنونە خەڵکانێک وەکو هەڵوێست بیانە دەنگی ناڕازی هەڵبرن وەکەوەی کە دیارە لەسەر نووسینی کۆمنت و یاخود چەند بابەتی جیاوازتر چەند هاک زیاتر لە 100 کەسی گیراوە بە ینی ئەم ڕۆژ حکومەکان نوێکراوەەوە بە 6 ساڵ زیندانی تەنها تاوانەکەشیان نووسین وانێمە بۆ خۆی ئەو ئازادی ڕادەربڕینە لە لوتکەی مەترسیدا ئێستا لە هەرمی کوردستاندا بۆیە هەتا ئێستاش نەتوانراوە لە زۆنی زەرد یاخود ئەو شوێنی کە ژێر دەسەڵاتی پارتیە هەڵوێستێکی گشتی یاخود مەیدانیانی کۆمەڵگا پیشان بدرێت بەڵام بەرامبەر بەمانش بەردەوام هەوڵێوە دراوەکە هەڵوێستی جیاواز پیشان بدرێت لە ماوەکانی ڕابردوودا وەکو گەنجان وڵات پارێز چەند جار هەوڵێوە دراوەکە لە ڕێگەی دروستکردنی قەڵغانێکی مرۆییەوە لە بینی هێزەکانی پەکەکە و گەلەکانی پەکەکە و هێزەکانی پێشمەرگەی کوردستاندا قەڵغانێکی مرۆی دروستکرێت هەڵبەت بۆمە دوو جار هەوڵ دراوە جارێک لە ڕێگەی بازگەی دێگەڵەوە کە ئاسایشی پارتی بەرپرسە لەوێ ڕێگریمان لێکراوە نانێشتۆ بچین داخلی ناو هەولێر بین و جارێکی تریش لە ڕێگەی ناوقەندیلەوە کە لاسایشی دەلۆگە بازگەی دەلۆ کۆترۆل لە لاناسایشی کێتیۆ ڕێگریمان لێکراوە دیسان نەماتوانیومانە بکەین وەکوتر بەردەوام کۆمەڵگە بخۆی ئەمڕۆ باش ئێوە لە هەوڵەکانتان هەر بەردەوامن و هەتا ئێستش بەردەوامین هەوڵ دەین بەردەوام هێز بدەینە باشە چیەکەن لەگەڵ گروپ و دەستەکانی ترا کە بۆ پرسیینەتەوەی و نیشتیمانی دروست بوونە کە بەیەکەوە لە سەرتاسەری باشووری کوردستاندا ناڕزایەتێکی بەرفراوان دەرببڕ بڵێ هەنی لە تێکڕێ ماوەی ڕابردووشە کە مەترسیەکانی شەڕی کورد بە کورد دروست بە بەردەوام لە پەیوەندی بوونێ لەگەڵ چەندین ڕێکخرا و ئەتوانانی هەتا بڵێ ئاسێکیش لەگە حیزبەکانی شاویستمانە هاو هەڵوێست بین یاخود
چالاکی میدانیمان هەبێتەوە تا ئاستێکیش ئەم چالاکیانە هەبووم هاواڵوێستی دروست کراوە بەڵام لە ئاستێکی ناتوانین بڵین لاستێکی بەرزا بوو بۆ ئاسێکە بتوانرێت بە تەواوەتی ئەو دەنگ و ڕەنگە پیشاندرێت یاخود ئەو فشارە دروستکرێت کە دەسەڵات بە یەک جار ستۆپ کات و جاریکە ناتوانێت باسی شەڕی کورد بە کوردکاتەوە و بە جۆرێکیش لە جۆرەکان کۆمەڵگا بە شێوەیەکی گشتی ئەو شیارە ئەو شیاری هەیە کە بۆ نمونەی تر دوژمنی خۆی بناسێت و وازانن هەڵوز لە بەرامبەر کیانی نیشاندن ئەنی ئەمانە وەکو بۆ شێوەی کە هەیە هەڵمەتی بایکوتکردنی کاڵای تورکی دەست پێکراوانی ناو کۆمەڵگا ڕاست وەکو ڕێکخراوی گەنجانی وڵات پارێزی کوردستان وەکو سەرەتا دەستیان بە هەڵمەتە کردو بەڵام ئیتر ئێستا گەیشتۆتە ئاستێک کات ئەکرێ بڵێن پێش کە بینە سەر بابەتی کاڵای تورکی کە من ئەمەوێ پرسیاری ئەو شت لێ بکەم بابەتێکی کە بەلای منەوە گرنگە ئەوش ئەوەیە پەیامتان بۆ خەڵکی کوردستان چییە پەیامتان بۆ گروپ و بەرەکانی ترچیە کە لە باشووری کوردستانە دروست بوون لە هەولێر بەرێتایە لە سلێمانی کۆمەڵێک بەرە و دەسەیتایە کە بۆ دشی داگیرکەری دەوڵەتی تورکیا و پاڵپشت لە قەزەی کوردی دروست بوونە هەم لە شوێنەکانی تریش لە ڕانیە لە گەرمیان ئەنی پەیامی ئێوە چییە ئەتانەوێ بە چ جۆرێک کاریان لەگەڵا بکەن ینی بانگەوازی ئێوە بۆ ئەوان چییە؟ کاگەرم بەنگەوازی من بۆ کوی ئەو ڕێکخرا و بەرانی کە دروستە بێت بەردەوام داواکردنیەوەی کە توانین لە بەرێکە کار و چالاکیەکانمان یەخێن بتوانین بە ئەو هێزەی کە هەیە لە هەر کامێکمان و هێز لەکتر وەگرین بتوانین بە قووەتێکی گەورەتر و خۆمان نیشانی دەسەڵات دەین پیشانی ئەو لانانە دەین کە مەترسی شەڕی کورد بە کورد دروستەکەن و بەردەوامیش هەوڵمان داوە خۆمان لەو بەرانە نزیکەنەوە یاخود لەو ڕێکخراوانە نزیکەنەوە کە هاوڵێز بووینە یاخود هاوفەکر بووینە لەگەڵیان بتوانرێت پێش بە مەترسیەکانی شەڕی ناوخۆ بگیرێت. باش منەگەڕێم وڵات و بایکۆتی کاڵای تورکیەکەم لەبیرە دواتر قسەی لەسەرەکەین. نورشان خان فشارەکان چین دەبێت چی بکرێ بۆ ئەوەی کە لەلایەک شەڕی کورد بە کورد دروست نەبێت و لەلایەکی کەش ئەم مەترسیانەی دەوڵەتی تورکیا هەم لە باشووری کوردستان و لە ڕۆژاوای کوردستانیش لە خۆمانی دوورخینەوە پێویستە کورد چی بکە بە گشتی؟ ینی پێویستە کورد بگیژەوەی قەنعاتێ و حەیانهاژی قەنعاتێکی وسا مەزن چێ بووە و شەڕی کورد بە کورد تەنیا دکەوێ بەرژەوەندی دژمنانی گەلی کورد دکەوێ بەرژەوەندی AKP دکەوێ بەرژەوەندی ڕێژیمی تورکیا بشکل عام دکەوێ بەرژەوەندی هەموو ئەو هێزانی کو دخوازن دۆزی کورد چارەسەر نەبێت لە ڕۆژهەڵاتی ناوی شەڕی کورد بە کورد ینی شەڕی وەکو ئینتیحارە شەڕی و خۆکوژیە وسا ژێرە دەبێژن بۆیژی تێخواستن و ئەم ڤان تشتاناژ هەفتوو دەرخینن ینی کی دخوازی ئەف شەڕە پێک وەرێ لە بەرامبەری وی هەلوەستێکی ڕاست وەرێ نیشاندان نەها هەلوەستی ڕۆژاوای کوردستان ڕاستیژی دە ئاستێکی مەزندا هات نیشاندان مەشێن ڕوومەتێ هاتن چێکردن لە هەرێما جزیرێ مەشێکی بگرسەیی بسەد حەزاران ئینسانان داکەتن شەقام گوتن ئەم شەڕی کورد بە کورد ناخوازن ئەم دخوازن داگیرکەریە دەوڵەتە ترک باشووری کوردستانی بسەکنێ و ئەم دخوازن حتا ئەوژی گوتن ئەم دخوازن هێزین گریدایی پەدەکە بهێلن و گەریلا بەرخودانیە لە هەمبەر تورکیا بکن ینی داخوازی گەلی ڕۆژاوا وسا و مەشا ڕۆمەتێ لە قامشلۆ هات چێکردن بسەد حەزارە ئینسان داکەتن قادان و مەشا ڕۆمەتێ لە کۆبانی هات چێکردن بۆیژی تێخواستن و هەلوەستێکی گشتی یەک کورد وەرێ چێکردن هەلوەستی ئالیên سیاسی و بێ مەترسیە ببینن یعنی مەترسیەکی زۆر مەزنە ji بووی داگیرکەریە دەوڵەتە ترک لەسەر ڕۆژاوا لەسەر باشوور لەسەر باکوور لەسەر هەر جی وەرێ سەکناندن هەگەر گەلێ ینی گەلک نکار بێ مافی خۆ بخۆ بستینێ توجاری کەسێک ماف نادێ یعنی دەبێت ڕاستیژی وەرێ فێمکردن زۆر سپاس من هەرچەند هاوکارانم پێ مەڵەن دوو دەقەم ماوە بەڵام من داوایان لە یەکەم ماوەکەمان کەمێک بۆ درێژکەنەوە باسی ئەوواکەین باشە لە ئەمە لە فشارەکان باشە لە چارەسەریشی تێکەوت باشە ینی دواخاڵ لەم مەترسیانەیە کە ئەگەر بێت و بەم جۆرە بڕوە ئایندەی کورد بە گشتی چی بەسەر دێت
يعني راستيجي وەکو مەگوتیە ستاتۆیەکی گەلی کورد گشتیە ئاستێکی پر مەزن یعنی دۆستên کوردان چێبوونە کەسانی و پشتەوانیە گەلێ کورد دکەن و بۆی ئازادی و ئاشتی پێک وەرێ بۆ داگیرکەری لەسەر خاکی کوردستان vekşê yani statûyek hatiye avakirin taybet piştî şoreşê Rojavayê Kurdistan rastî jî statûyekî yani destkeftiyên Kurdan hatin çêkirin. Destkeftiyên Kurdan ku bibin pêşeng ji bo biratiya gelan bidin avakirin ji bo hemû pêkhateyên herêmê yên rojhilata navîn bi awayekî pêkewe jiyanê jiyan bikin. Yani Kurd bûye pêşeng ji bo çareserkirina pirsgirêka rojhilata navîn. Bu wê jî destkeftiyên mezinin, destkeftiyên dîrokî ne. Heger şerê Kurd bi Kurd durust bibe, heger em yani ne di wê astê berpirsiyariyê da bin ku em vê pêvajiyê jî bi serkeftî derbas bikin, tiştê ku me bi dest xistiye, ev destkeftiyên ku numûneyî Başûrê Kurdistan heye û numûneyî Rêveberiya Xweser ya Rojavayê Kurdistanê heye û numûneyî ew têkoşînê demokrasiyê ku li Bakurê Kurdistanê tê kirin heye, ev hemû bi yek helwestê tê parastin. Heger şerê Kurd bi Kurd durust bibe, ev destkeftî ve hemû ji dest me biçin wê carekî din mêjû nikaribe meafû bike. Başkewata tۆ pêşniyarî ew دووبارەکردنەوەی ئەو ڕەوشەی کۆبانی ئەەکەی کە لە باشووری کوردستانیشا ئەگەر بێت و بە گفتوگۆ بە بنبەست گەیشت پێشنیاری ئەوەکەی هاوشێوەی کۆبانی گەریلا لەگەڵ پێشمەرگە لەگەڵ شەڕڤان ڕوبەڕووی تورکیا ببنەوە. Tabii yani em her ev yani sloganî me ye em dixwazin wekû Rojavayê Kurdistan her em dibêjin ku pêvajoyê Kobanî bi rihî Kobanî carekî din Başûrê Kurdistanê bipare. Dest xweş. Kak Birhan li Asî nêwdewletî çۆnەڵی دەستەیەکی گشتی باشە یاخود چۆنەڵی گروپێکی لە ئاستی بەرزا دروست بووە هەتا یەکێک لەوانە کە جۆن بۆڵتونی تایە باشە باس لەوەکەن کە چی دیکە نابێت تورکیا لەسەر دەستی ئەردۆغان بەرە و ئاقارێکی خراپتر بڕوە باز لەوەکە نەڵێن لە دیموکراتی دوورکەوتەوەتەوە تورکای لە دیموکراسی بردۆتە دەرەوە و بەرە و ئەوان دەڵێن بەر رووسیا هەنگاوی ناوە باشە ینی ئەمە بەرەیەکی ناڕازیە لەسەر ئاستی جیهانی دژی ئەردۆغان دروست بووە دژی تورکیا دروست بووە لەم کاتەیە چۆن سوود لەمەش ببینێ کورد دەتوانێت چۆن هەماهەنگی لەگەڵ ئەمەیا بکە ئەکادمیانی کورد دەتوانن ببن بە ئەندامی ئەم بەرەیە شارێکی بەهێزتر دروست بکەن چی بکەن ڕاستە ئەردۆغان ساڵانێکی زۆرە هەنگاوی بۆ ئاکارن ناو تەفەڕودی کردووە بە سوڵتە و دەنگی ئازادی لە وڵاتە داخستۆ و هەر ئەکەپە لە سەرەتای 2002 کەم باسێکی درێژە کە دەست بەکار بووە لە پابندی بنەماکانی حلفی ناتۆ نەبوو کە خۆیەکە لە دامەزرێنەی هێشت سوپای ئەمریکی بۆ پرۆسەی ئازادکردنی عێراق بەناو خاکی تورکیادا بڕوە ئەوان بەرامبەر بە ئیسرائیل زۆر نیگەرانیان بەرامبەر بە ئەردۆغان و ئاک پارتی هەیە بەڵام لە هەمان کاتیشدا چەند جۆن پۆڵتۆنی سەر لە دەسەڵاتە نەماوە لە دەرەوەی بازنەی حکومڕانی ینی پێگەیەکی گرنگی لە ئیدارەی ئەمریکادا نییە بەڵام لە ئاوا بارودۆخێکدا ئەوەی کە ئەم پرسانەی یەکلایی دەکاتەوە بەداخەوە بەرژەوەندی وڵاتە جلهێزەکانە ئەوەی کە لە ڕابردوودا کردیان گەلێک پرسی ئاوا لە ڕەدەڵ و بەدەڵ دەکەن و ئێستەیەکی لەو خواستانی کەوا ئیدارەی ئەمریکا لە ئەردۆغان و تورکیای کردووە کە لە دوای پاشەکشەی هێزەکانی ئەمریکا مەتاری کابولیان بۆ پرسێت کێ دەڵێ ئەمریکا بەرامبەر ئەمە چی بۆ تورکیا دەکات یعنی ئەمە ئەو نەعەدالەتی کە لە سیاسەتی نێودەوڵەتیدا هەیە لە نێوان وڵاتەکاندا بە هەندێجار گەلانی ناوچەکە و گەلانی بندەستیش دەبنە قوربانی ئەو بەرژەوەندیانی ئەوان باش لەلایەکیکەوە ئەگەر باس لە مۆزوعی ئەوە بکەین کە لە دنیاە کە بەرەیەکی ئاها دروست ئەبێ حتمما ئەم بەرەیە ئێستا لە سەرەتایدا مسران دنیایەتی باشە بەڵام ئەم بەرەیە بمانەوەیاننا لە چەند ڕۆژی داهاتوە زۆر فراوان دەبێت باشە لە ئاستی جیهانیە بەرامبەر بە دەوڵەتی تورکیا بەرامبەر بە خودی ئەردۆغان ناڕزایەتی هەیە بەڵام پارتی دیموکراتی کوردستان تاکو ئێستا هیچ هەڵوێستێکی بەرامبەر بە داگیرکاری تورکیا نەبووە ئەی لە ڕابردوودا هەموو لایەنە سیاسیەکان لانی کەم بەیان نامیشان دەرکردووە باشە ئەندامێکی سەرکردایەتیان قسەی کردووە ئەگەر ئەڕای فەرمی حیزبەکەش نەبوو بێ بەس ئەوەی کە بێدەنگە ئەوەی کە
چۆنەڵی تاکو ئێستا یەک وشەی لەسەر داگیرکاری تەنانەت تورکیا ژنەوتووە ڕای ڕسمی ئەم حزبەیە پارتی دموکراتی کوردستانە بۆچی ئەمە ناڵێ شەریکی ئەم داگیرکاریە نازم ینی چۆنەڵی چۆن پێناسی بەڵێ پارتی دیموکراتی کوردستان پەیوەندەکانی لەگەڵ دەوڵەتی تورکیا داشکرەوە و بەرژەوەندیا زۆرانەی کە لەگەڵ تورکیادا هەیەە بێگومان ئەوە هەڵوێستێکی لێ دەخوازێکە بەو شێوە مداراتی ئەم قەیرانە گەورە بکە کە ڕووبەڕی کوردستان و دڵوانی خۆشیان بەشێکی گەورەی ئەو ململانی بن و لێدوانەکانیان ڕۆژانێمە لە میدیاکانەوە دەیبیستن و ئەوان قسەی تریان لەسەر ئەم کێشانە هەیە و قسەی تریان لەسەر پارتی کرێکاران کوردستان هەیە و پاساوی تریان بۆ دەست وەردانەکانی دەوڵەتی تورکیا هەیە تر ئەمە تا چەند دەتوانن خەڵکی کوردستانی پێڕازی بکەنەوە شتێکی ترە بەڵامەوان بە پێچەوانەی هێز و لایەنە سیاسەکانی ترەوە تەفسیر و شرۆڤەی خۆیان بۆ ئەم دەست وەردانانە هەیەەوە ئەوەی کە حکومڕانە و باڵەدەستە لەم بابەتانەدا پێدەچێ بەرژەوەندیەکانی خۆیان بکە ساڵانێکی درێژە هەر لە دوای شەڕی ناوخۆی هەرێمی کوردستانەوە بینیمان ئیفرازاتی ئەو شەڕەت کاریگەریەکی هەبوو لە هەرێمی کوردستانە بگومان ئێستا شەر ئیمتیداداتی ئەو کاتێ باشە دەست خۆش بێ کاک قانع بابینە سەر بایکۆتەکە لە بیرمە باشە ئێوە وەکو ڕێکخراوی گەنجانی وڵات پارێز بایکۆتان ڕاگەاندووە ئێستا لە چه شوێنێکی ئەم بایکۆتیان بایکۆتەکە بەردەوامە کوێ گرتوتەوە و جۆری چالاکیەکان لە ئەم چالاکیە چی و چین هەڵبەت هۆکارەکانی دەستپێکردنی هەڵمەتی بایکۆتکردنی کاڵای تورکی لە هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆی کە جیاواز لەوەی کە تورکیا ئێستاکە کە سەردەمانێک هەبوو پاس لەوە کرا تورکیا سی بنکەی سەربازی و هەواڵگری ناوخاکی هەرێمی کوردستانە هەیە ئێستا ژمارەی بنکە سەربازی و هەواڵگریەکانی جیاوازتر لەوەی جاران باسی هەفتا بنکەی سەربازی و جیاواز لەوە زیاتر لە سی بنکەی هەواڵگری ناوخاکی هەرێمی کوردستانە هەیە لەگەڵ ئەمەی کە ئێستا هەوڵە داگیرکاریەکانی بۆ خاکی هەرێمی کوردستان بەرەو پێشە بەت لەگەڵەوەشا ساڵانێکی دوور و درێژە بازاڕی هەرێمی کوردستانی قۆرەخ کردو بۆ خۆی و لەگەڵەوەشا داهات و سامانی ژەرزەوی هەرێمی کوردستانی بە ڕێکوتنێکی 50 ساڵە هەموو لە دەست هەرێمی کوردستان سندۆتەوە بۆیە لە بەرامبەر ئەمە وەکو گەنجان ئەم هەڵمەتی بایکۆتەمان ڕاگەاندووە بۆی چیتر خەڵک بۆ پێداویستەکانی خۆی پەنا بۆ ئەوە نەبات کاڵای تورکی بەکار بهێنێتەوە لەگەڵ ئەمەشا ئەو وشیاریە بڵاو بکرێتەوە ناو کۆمەلگە ئێمەیە کە هەر کاڵایەک یاخود هەر شتومەکێکی تورکی کاکڕێ لە بازارەکانە مامەڵی پێوەکرێت بە دەستی خۆمان فیشەکێک چەکێک دەدەینە دەستی سوپای تورکیا و لە بەرامبەریشدا ئەو قەتڵ و عامی کۆمەڵگەی کوردیمی پێکە و خاکێمی پێداگیرەکە و لەگەڵ ئەوەشدا ڕوێکی کەی هەڵمەتی بایکۆتی کاڵای تورکیەوەیە کە هەوڵدانێکە بۆ بژانەوەی جارێکی تری بەرهەمی ناوخۆی کوردستان کە لەگەڵ ئەوەی کە داهات و موچە و بوجە لە هەرێمی کوردستان گەشتەوە ئاستە لاوازی و بنبڕ کرا لەگەڵەوە بێ ئیش و بێکاریەکی زۆر لە ناو هەرێمی کوردستانە سەری هەڵداوەکە بە براورد بە ساڵانی ڕابردوو گەشتۆتە بنبەست ینی هەلی نەبوونی هەلی کار بۆ گەنجان بۆ فێرخوازان یاخود دەرچوانی زانکۆ هەرێک لەمانە ئەگەر بە تایبەتی قسە لەسەر بایکۆتەکە بکەین کاکڕانە چەند ڕۆژە ئێوە ئەو هەڵمەتەتان ڕاگەاندووە ئێمە لە 15 هەڵمەتەکەمان جارێکی تر ڕاگەاندێتەوە هەڵبەت هەڵمەتی بایکۆتکردنی جارێکی تریانی پێشتریش هەبووە بڵێ لە سیانزەی دەی 2009دا جارێکی تر هەڵمەتی بایکۆتکردنی کاڵای و شتومەکی تورکی دەستی پێکردو و جارێکی تریش وەکو نوێکردنەوەی ئەم هەڵمەتە لە 15 ساڵەوە دەستمان پێکردوت چالاکیەکانتان چی و چین ینی چالاکیەکانمان زیاتر مەدانی بە پروشەر لە ناو شارەکانی سلێمانی و ڕانیە و پێنجوێن و کەرکک و هەڵەبجە و کەلار و هەمووەمانە بە شێوازی پروشەر و نووسین بە شوێکی مەدانی داوامانە دەست خەڵکی وەکو تریش لە سوۆشال میدیایە هەوڵمان داوە بەردەوام لەسەرم بابەتانە بڵاوکراوە و نووسراومان هەبێت وە زانیاری لەسەر بارکۆدەکانی کاڵاشتومەکی تورکی بڵاو کرێتەوە ئەی خەڵک چۆن بە دەنگ ئێوە دێ بەدەنگ ئەم بڕۆشۆرانەکە تەوسیعەکان ڕێنمای ئەیەنە خەڵک ئاگداریەکان نەکەونەوە کە کاڵای تورکی نەکردن خەڵک چۆن بەدەمتانەوە دێ باشە ینی تێگەشتنی خەڵک باشە لە بەڕاستی تێگەشتنی خەڵک لە ئێستا بۆ هەمووان دڵخۆشکەرەکە ئێستاتر خەڵک دوژمنی خۆیانە ناسنەوە دەزانن کە چی باشە خۆ چی خراپانێ من بەشوی گشتی لە کۆمەڵگایەکەم و شارێ دروست بۆ هەمووان جێ دڵخۆشیە و لەگەڵەوەشدا بەردەوام چی لە سوۆشال میدیا بێ یاخود بە شێوکی مەدانی بێ جیاوازتر لە ساڵانی ڕابردوو هەر کەسێکم پروشەرانە وەرەگرێت دڵخۆشی بە ڕوخساریەوە دیارە یاخود بەم هەڵوێسە دڵخۆش ئەوە خۆی دیسانەوە چۆمڵی بەڵێنیەوەدا جارێکی تر دەست بەم هەڵماتە بکاتەوە خود بایکۆتی کاڵای تورکی بکاتەوە باش ئێوە قسە لەگەڵ دوکاندارەکانیش دەکەن بەڵێ ئەوان دەڵێن چی چونکە بەشێکی زۆری توجارەکانی ئێمە لە تورکیا کاڵای هێنە باشووری کوردستانەوە قسەی ئەوان چی هەڵبەت لە
هەڵمەتی یەکەمی بایکۆتکردنی کاڵای تورکیە لە 2009 بەشێک لە بازرگانەکانی تر پەنایان بۆ بردووە جێگایەکی تر بۆ ئاوردەکردنی شتومەکی خۆیان بدۆزنەوە بە جیاوازتر لە ساڵانی ڕابردووکە تەواوی بازار هەموو کاڵەکان هەموو شتومەکەکان لە تورکی بوون بەڵام ئێستا جیاوازتر لەوەکە هەر کامێک چی لە جلوبەرگ یاخود لە خواردن و خواردنەوەکان و خواردەمەنیەکان جیاوازتر لە شتومەکی تورکی ئێستا شتومەکی جیاوازتری دەوڵەتانی تریش هەیە لە ناوخۆی کوردستان یاخود بەرهەمی ناوخۆی کوردستان تا ئاستێکی باش بەرەو پێشچوونی بینیوە تایبەت لە بواری خواردەمەنیەکانە یاخود لە بواری چنین و جلوبەرگیش تا ئاستێکی باش بەرەو پێشچوونی پێ ئەبینرێت بۆ یاماش هەتا ئاستێکی زۆر باش بۆ ئەوانی کە بازرگانن یاخود دوکان نارەکانن ئەمەش بۆ تەوەکارێک بۆ کاراسانیکردنیەوەوان یاخود بە دیلیکەیان دەستکەوتووە لە جێی کاڵای تورکی کەواتە قازانجێکی کە لە ئەم بایکۆتەیە ئەوەیە کە جار بەجار کە بایکۆتی کاڵای تورکی دەست پێیەکە لە بەرامبەرە بەرهەمی خۆڵماڵیش زیابێ خەڵک بیر لەوە کاتەوە کە پشت بەخۆی ببەستێ بەدڵنیایی وانی لەگەڵ یەکەم لە 2009 کە بۆ یەکەم جار بایکۆتکردنی کاڵا و شتومەکی تورکی دەستی پێکرد چەندین کارگە بۆ بەرهەمێنانی بەرهەمی ناوخۆ کرایەوە چی لە بەرهەمە خۆراکیەکان و یاخود لە خواردەمەنیەکان و یا لە خواردنەوەکان بێت چەندین کارگە کراوەوە کە هەنی ئێستا لێرە نامان وێناوی بینین بەڵام بە شێوەیەکی بەرچاو بەردەوامیش ئەمە ڕووی لە زیادبوون کردووە و لەگەڵ زیادبوونی مەشا بەردەوام هەلی کاری بۆ ناوخۆ ڕەخساندووە باش ئەمە تا چەند فشارە خاتە سەر دەوڵەتی تورکیا ئەم بایکۆتی کاڵای تورکیا بەدڵنیاییەوە فشارەکان جیاوازتر لەوەی کە ئەمە هەڵوێستێکی پیرۆز و بەرزینەتەوەی گەلی کوردە بەرامبەر بۆ داگیرکارانی دەوڵەتی تورکیا بە دڵنیاییشەوە لە یەکەمین هەڵمەتی بایکۆتکردنی کاڵای تورکیەوە بە ملیاران دلار زەرەر بەر ئابووری دەوڵەتی تورکیا کەوتەوە کە ئەمەش بۆ خۆی جێگای خۆیەگرێت چی لە پڕکردنەوەی بودجەی ناوخۆی خۆیدا بە یاخود لەسەر و بەرنامە پرۆژانەیە بێکە بۆ دەرەوەکاری لەسەرەکان باشە زۆر سپاس نورشان خان دوا قسەی بەڕێستمەوێ لەم بەرنمەیەدا لەسەر ئەوەی کە لە سەرتاوە باسمان لە هەوڵە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا کرد و باسمان لە نیەتێک کرد ئەوەی بە مستەڵاحەکەی کاک شکرڵڵا ئەگەر نەژڵی نیەتەکە ڕاگەێنراوە چونکە ئەو باسی لەوە کردوتی تا ئێستا پارتی دموکراتی کوردستان بە فەرمی ڕای نەگەاندوە شەڕ بەرامبەر بە پەکەکە دەکات شەڕی کورد بە کورد دروستەکات بەڵام قسەی بەشێک لە سەرکردەکانیان ئەوە ئەسەلمێنێک کە ئەو نیەتیان هەیە و باز لە سەردانی شاندەکەی کۆنگرەی نەتەوەی کوردستان ئەو کێش و ململانەیانەیە کە لەسەر دەستگیرکردنی یاخود ڕفاندنی ئەم ئەندامانی ئێوە لە فڕۆکەخانی هەولێر بەگشتی لەسەر ئەوانە ئەمەوێت دو قسەی بەڕێزە ببیستم و بە تایبەتی چارەنووسی ڕفێنراوەکانی ئێوە چی بەسەر دێت؟ یعنی هەری داوی ئەم دخوازن بێژن و بانگەوازی جارێکی تر بڕێگەی بەرنامەی ئێوە دکن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرلەمانی هەرێمی کوردستان بۆ هەموو دەنگین ئازادین و کوردستانی بڕێوە دبن ئەم بانگەوازی دکن و لەوێ هەلوەستی پەدەکە لە بەرامبەری ڕۆژاوای کوردستانی دکێ بێدەنگ نەمینن نەتەنێ لە بەرامبەری ڕۆژاوای کوردستان بەرامبەری باشووری کوردستانیژی بەرامبەری و ئەv شەڕێ هەبوون و نەبوونێ هێک تێ مەشاندن لە بەرامبەری وێ بێدەنگ نەمینن بانگەوازی ئەمەش بووی هەموو ڕێخستنên mafên mirovانî navnetewî jî heye ku bi şêweyekî ji şêweyan karibin zextekî bikin yanî rêxistinên mafên mirovan yên serbixwe hene yên azad hene kesayet û çalakvanên medenî yên hiqûqî hene dikarin bi awayekî him piştevaniyê vê yanî helwesta Kurdî bikin him zextekî li ser pedeke bikin ku ev siyasetmedar û dîplomatên me serbest werin berdan çarenûsa wan werê diyar kirin ji ber ku serbestberdana wan helwestekî kurdewarî û niştimanî li beramberî Rojavayê Kurdistanê ye em bangewaziya xwe li hemû layinên siyasî yên derveyî pedeke jî dikin li başûrê Kurdistan ku bêdengiya xwe li beramberî vê helwesta ne baş ya li beramberî Rojavayê Kurdistanê bêdengî nemînin û piştevaniya xwe berdewam bikin. Gelek hêzên siyasiyên başûrê Kurdistanê li ji destpêka şoreşa Rojavayê Kurdistanê de piştgirî kirin helwesta xwe nîşandan seferberî ew qas gencên başûrê Kurdistanê derbasî Rojava bûn şer kirin şehîd bûn yanî ji bo xwîna wan şehîdên pîroz yanî helwestekî
پیرۆز وەرێ داین هەلوەستێکی نیشتمانی کوردەوەری وەرێ داین و ئەv هەلوەستە پەدەکە وەرێ سەرە ڕاستکردن. دەستی خۆش بێ کاگ برهەن بەڕێست لەسەر ئەو مەترسیانە دو قسەی بەڕێستمەوێ کە لە ئێستاە ڕوبڕووی کورد بۆتەوە بەگشتی سەرکردەکانی کورد و لێزلایەنە سیاسەکان بگەڕێنەوە بۆ عەقڵ و منتیق و بەرژەوەندی دێباڵەکانی خەڵکی کوردستان و گەلی کورد لە هەموو پارچەکانی کوردستاندا لە بەرچاو بگرن و بەر بە بەریەکەوتن و کاری توندوتیژی و شەڕی ناوخۆ بگرنەوە ئەوە لە بەرژەوەندی کوردانیەوە هەموو خەڵک ئەوەی بەلاوە تاوانێکی گەورەیەوە مانەوەی کورد لە یەکگرتن و یەکبوونیەتی. دەستخۆش کاکانە بەڕێزت ئێمە ژیوادارین کە کۆی سەرکردەکانی کورد ئاگاداریەوە بن کە بەر نەفرەتی مێژووی میلەتەکەی خۆیان نەکەون و لە سەردەمێکی زۆر چارن و سازان کە بڕیاردانە لە هەبوون و نەبوونی گەلی کورد پێویستە بە ڕۆحی یەکتر قوبوڵکردن و سازشکردن بۆ یەکتر بەردەوامی بە دروستکردنی داهاتوی میلەتەکەیان بدەن و جیاوازتر لەوە نەکەونە ژێرکاری گەری دەوڵەتە جلێزەکان بۆ داگیرکردنی خاکەکەمان. زۆر سپاس بۆ بەڕێز قانع خەلیل ئەندامی گەنجانی وڵات پارێز وەسپاس بۆ بەڕێز نورشەن حسێن نوێنەری نوێنەرایەتی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە هەرێمی کوردستان سپاس بۆ بەڕێز بورهان شێخ ڕەئوف ڕۆژنامەنووس کە بە تایبەتی ئێوە ماندوو کرد بەم بەرنامەوە ساعت و نوێکە ئێمە لە ستۆدیۆین و سوپاس بۆ بەڕێز شکرڵڵا حەمە ئەمینیش ئەندامی کۆنگری نەتەوەی کوردستان کە لە شاری هەولێر و لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمان بوو. سوپاس بۆ ئێوەش بینەرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە هاتیینە کۆتایی بەرنامەکەمان تا هەفتێکی کە و ئەڵلقەی کوێنە هەر شاد و سەرکەوتوو بن.